ئازیزان و خۆشەویستانی کەناڵی هیوا ئەم کاتەدەم باش خۆشحاڵم کە لە بەرنامێکی نوێی کەناڵی هیوا لەگەڵ ئێوەی خۆشەویست بەیەک دەگەینەوە. من عمری خەتات ئەمڕۆ لە جیاتی هاوڕێم شەماڵ عەلی ئەم بەرنامەیە پێشکەشەکەم. بەرنامەی ئەمڕۆمان تایبەتە بە ئەنفال. ئێمە هەوڵ دەدەین لەم بەرنامەیەوە لەسەر پرسی ئەنفال لەو گۆشەنیگە تەقلیدیەی کە ئێستا باوە و لە زۆربەی ڕاگەیاندنەکانی کوردیدا ڕەنگ دەداتەوە و ئەنفال وەک کارەسات، وەک تراژیدیا، وەک ژماری قوربانیان، وەک قوربانی بوونی هەمیشەیی دەرەخا لەم وێنە نەمەتیە دەرچین و لە ڕێی وروژاندنی چەند پرسێکی تری ئەنفالەوە پرسی ئەنفال جارێکە تاوتێ بکەینەوە. 36 ساڵ پێش ئێستا لە ساڵی 1970 لە کۆتاییەکانی جەنگی ئێران عێراقا ڕژێمی بەعەس هەڵەسێ بە تاوانی جینۆساید بەرامبەر خەڵکیەک کە زیاتر خەڵکی لادەکانی کوردستانن و تاوانێکی گەورەی مرۆڤاتی کە تێدا نزیک 182,000 کەس تیا دەچن و بێسەروشۆ نەکرێن و دواتر بەشێکی هەمووشیانە بەشێکیان لە گۆڕبە کۆمەکاندا دەدۆزرێنەوە. لە ماوەی ئەم هەمووتەدا زیاتر لە 90 گوند خاپوور دەکرێن، زیاتر لە 20 شار و شارۆچکەی کوردستان دیسان خاپوور دەکرێن و بێجگە لە زەرەر و زیانی گیانی زیان و زەرەرێکی گەورە بە سروشت بە ئاژەڵ و بە ئابووری کوردستان دەگەێنێت. پاش 36 ساڵ لەم کارەساتە ئێمە وەک کورد چی لە ئەنفال فێربین؟ یان ئەکرێ بڵێن چێ بەرپرسی ئەنفالە و چێ بەرپرسە لە بەرامبەر بێباشیە کە ئێستا بەرامبەر پرسی ئەنفال وەرامبەر بەم جینۆسایدی کە کورد کراوە. ئایا دەمانتوانی پێش بە ئەنفال بگرین؟ ئەمان هەموو پرسیارانن کە ڕەنگە ڕوبەڕووی هەر هیچێکمان بێتەوە ئێمە بەنیازین لەم هەڵقەیەدا بەم پرسیاراندا بڕین. بۆ تاوتێکردنی ئەم باسە پێم خۆش ئەم شەو لەگەڵ هاوڕێ عومەر محەممەد توێژەری بواری ئەنفال و نووسەر ئەمڕۆ چاپێکوتنی لەگەڵا بکەین. پێم خۆشە پێشوی بچمە سەر لای هاوڕێ عومەر خۆم بەشێک لە ژیاننامەی هاوڕێ عومەر بۆ خۆشەویست باس بکەم. عومەر محەممەد ساڵی 68 لە سلێمانی لەدایک بووە. پاش بەدەستهێنانی بەکارەبەست لە بەشی فیلمسازی لە کۆلێجی هونەر ئێستا خەریکی ماستەرەکەیەتی لە هەمان بوارە. خاوەن و سەرنووسەری گۆڤار و ماڵپەڕی ئەنفالستانە کە تایبەتە بە تاوانی ئەنفال و جینۆساید و بێبەرامبەر بڵاو دەکرێتەوە. ئەندامی لیژنەی ئامادەکاری و لیژنەی باڵای کۆنگرەی نێودەوڵەتی بە جیهان ناسانی تاوانی ئەنفال بۆ لەولێر ساڵی 2008 چەندین مەدالای ڕێزلێنانی لێنراوە لەوانە. مێدالیای ئاڵتوونی دەستگای چاپ و بەخشی سەردەم، ڕێزلێنانی چەندین خانەوادەی کەسوکاری ئەنفالکراوی پێبەخشراوە، ڕێزلێنانی وەزارەت و زانکۆکانی کوردستان و چالاکیەکانی پێبەخشراوە. بەردەوام لە ڕۆژنامە گۆڤار و ماڵپەڕەکانیشدا دەربارەی جینۆساید قسەی خۆی هەیە. ئەو کتێبانەی کە عومەر محەممەد چاپی کردوون بریتین لەمانی خوارەوە. ئەنفالی گەرمیان سیاسەتێک و دوو ئامانج، هاشم دەربازبێکی کۆمەڵکوژی ئەنفال، پەلامارە سەربازەکانی ئەنفال لە هەشت قۆناغدا، دیدێکی نوێ بۆ یادکردنەوەی تاوانەکانی جینۆساید، کۆمەڵکوژی بارزانیەکان قۆناغێک بەر لە ئەنفال، هەناسەی شەیتان خوێندنەوەیەک بۆ کتێبی کارێکی ژەهراوی ئەمریکا و عێراق و گازبارانی هەڵەبجە، بۆمب و ژەهر نەیبەزاندین کۆدیداری دەربازبوانی تراژیدیای کورد، گەشتەکانی ئەنفالستان سێ بەرگە حتمن دیدار و بەدواچوونایە. هاوڕێ عومەری خۆشەویست بەخێر بێت. سپاس دەکەین کە ئەم شەو میوانمانی بۆ بەرنامەی ئەم شەو. سپاس هاوڕێ بەڕێزم، سپاس بۆ کەناڵی هیوا، سپاس بۆی کە سەرباری هەموو سەرقاڵیانەشی کە هەمان دەرفەتتان ڕەخسان بووی کە هەندێک قسە و باس دەربارەی تاوانە گەورەکە تاوانی ئەنفال. سپاس هەبەرجان. ڕەنگە هەر
لەو مەحورە دەست پێ بکەین کە ئایا ئێمە پاش 36 ساڵ لە جینۆسایت چی لە ئەنفالەوە فێربین؟ ببوورە چی لە ئەنفالەوە فێربین؟ بەڵێ بەڵێ. دووبارە سپاس. سڵاو ڕێزم هەیە بۆ هەموو بە ڕێزانی کە ئێستا بینەر و بیستەرمانن و سڵاو ڕێزم هەیە بۆ سڵاو ڕێزێکی تایبەتم هەیە بۆ هەموو ئەو کەسانەی کە بەرتاوانیان فال کەوتن و ڕۆحی هەموو ئەو کەسانە شاد بێ کە ئێستا لە بیابانەکانی خواروی عێراق یا لە هەر گۆڕەشی بە کۆمەڵ لە کوردستان بیا لە خوار و دەست و پەنجەیان هەڵوەریوە. سپاسی تایبەتیش بۆ تۆ هاوڕێجان کە لەگەڵ مامێنیتەوە. لە ڕاستی پرسیارەکە تا ڕادەیە کاتێکی زۆریە و نەفەسێکی زۆریە بۆ وەڵامدانەوە چی لە ئەنفال فێربووین. ئەو ئازیزانەی کە ئەو مرۆڤانەی کە لە بیابانەکانی خواروی عێراق دەست و پەنجەیان لە یەک لە هەڵوەری تەنانەت نەیتوانی هێزی ئەوە مامداتێک کە ئێمە لێرە دەست و پەنجەی یەکتری نەشکین، کاتە ئێمە ئەتوانین نقطەیەک دابنین و بڵین هێشتا هیچ فێر نەبووین. بێجگە لەو هەموو مرۆڤەی کە لە تاوانیان فالە بێسەر و شوێن کران، ئەو ئینسانە بێچەکانەی کە شەڕکەر نەبوون لەگەڵ دەوڵەت و هیچ ئیرادەیەک یا هیچ پشکێکیان نەبوو لەوەی کە ئایا حیزبی کوردی لەگەڵ دەوڵەت شەڕەکایە ئاشتی لە شەڕایە لە مفاوزات، ئەوانیش بە هەمان شێوە بوون بە قوربانی سیاسەتی شۆڤێنیزم لە عێراق و بوون بە قوربانی جەنگێک کە وەکو باسم کرد هیچ پشکێکیانتیانە و بێجگە لە مرۆڤەکان ئەو هەموو تەیر و تیور و مەل و باڵندە و ئاژەڵانەی کە بەچەکی کیمیایی گیانەدەستە هەموو ئەم ڕەهەندانە پێویستیان لەسەر وەستانەوە بەڕاستیش پێویستیان بەوە بوو کە ئێمە لێوەی فێر ببین. بەو معنە گشتیە ناکاڵێن پند و عیبرەتی لێوەربگرین. لە ڕاستی مەسلەی پند و عیبرەت لێوەرگرتن بەشێکی پەیوەندی بە مەسائلی قەزا و قۆناغێکەوەیە کە ناوی قۆناغی عەدالەی ئینتیقالیە، بەڵام بەڕاستی ئەنفال شتایانی ئەوەیە بیرمان پێ بکاتەوە یادەوەری یادێکی وەکو ئێستا جا لە بەرنامەیە کابێ یا لە یادێکی سەراسەری بێ بەڕاستیە بێ قۆڵ بیرمان پێ بکاتەوە و بمان هێنێتە سەرەوەی بپرسین ئەنفال بۆ ڕوویدا وایە دەکرا ڕوونەدا وەکە ڕوویدا بێجگە لە کاریگەریەکانی یا لە دەرهاوی شتەکانی کەفڕیە ناو کۆمەلگای کوردیەوە ئەبێ ئاراستەی مرۆڤی کورد یا ئاراستەی هەموو ئەو مرۆڤانەی کە لە کوردستان ئەژین شەرنی هەر کورد لە کوردستان بژی مرۆڤی دوای ئەنفال ئەبێت چۆن بیر لە ژیان بکاتەوە، چونکە ئێمە تەنها قسە لە مەرگ ناکەین، قسە لە ژیانەکەین، قسە لەو کەساناکەین کە وەکو باسم کرد بێوەی هیچ پشکێکیان لە جەنگا هەبێ بوون بە قوربانی و قسەکردن لەسەر مردووەکان لە پێناوی قسەکردنە لەسەر بەهای زیندۆکان و قسەکردنە لەسەر ژیانی زیندۆکان کە بەداخەوە ئێمە ئەتوانم بڵێم بەڕاستی لە لاوااسترین ئاستی بیرکردنەوەی لە ئەنفال. ئەگەر دەرفەت هەبێ ئەوەش بڵێم یا مەسەلەن بۆ نمونە ئەگەر پرسیارەکە بەم شێوە بکەین لە دوای 36 ساڵ و بە تایبەت لە دوای ڕاپەڕینی ساڵی 91 ئایا یادی ئەنفال کراوەتەوە؟ بە بڕوای من تا ئێستا یادی ئەنفال نەکراوە، چونکە ڕاستە قەرەباڵغی دروست کراوە، پارێز دەرەو کراوە، بەڵام ڕاستی یاد نەکراوەتەوە. یادکردنەوە ئەبێ بتخاتە سەر بنەمای بیرکردنەوەیە کە دادپەروەریت بۆ بێنێ، ژیان دۆستیت بۆ بێنێ، ژینگە دۆستیت بۆ بێنێ و شکۆی ئینسانەکانت بۆ هەوراستر بکە و فێری ئەوە بکە کە سادەترین پێشێلکاری مافی مرۆڤ هێڵی سوور بێت تەمان لە کۆمەلگایەک لە دوای جەنگ و جینۆسایت. بەداخەوە ئێمە ئێستا لە ئەتوانم بڵێم لە خراپترین دۆخی بیرکردنەوەیان لە بەهای ژیان و لە بەهای مردووەکانیش. بەڵێ هۆمەر گیان تۆ ئیشارەتت بۆدا کە
ئایا دەکرا ئەنفال ڕوو نەدا ئەکرێ بگەڕێنەوە کەمێک بگەڕێنەوە بۆ مێژوو ئایا ئەگەر جنگی جیهانی دووەم نەبووە هۆلۆکۆست ڕۆیە ئایا ئەگەر جنگی عێراق ئێران نەبووایە ئەنفال و هەڵەبجە ڕۆیانەیە بۆ ئەمە باشترە کە بەو مێژووە کەمێک بچینەوە و بڵێن شەڕی عێراق ئێران هەر بە تەنها شەڕی دوو دەوڵەت دەبوو مەسەلەن ئەگەر کەسێک لەو زەمانەیە ژیا بێت و ئاگاداری مێدیاکانی دنیاوە سیاسەتی نێودەوڵەتی بووە ئەیزانی کە هەر لەو کاتەیە لە ڕێی خودی وڵاتانی ئەوروپی و ئەمریکاوە بە تایبەتی و ئیسرائیل بە تایبەتر چەک و چەکی کیمیاوی دراوتە هەردوو دەوڵەتەکە واتە هەم دراوە بە عێراق و هەم دراوە بە ئێرانیش و ئەوان برد و درشتی ئاگاداری جەنگەکە هەبوون کە ئەمان لەکوێ ئەو کاراکەن و لەکوێ بەکارێن هێناوە و لەکوێ جینۆسایدیان کردووە تەنانەت نەک بەرامبەر بە سوپاکە بەڵکو بەرامبەر بەو تاوانانی کە بەرامبەر خەڵکی کوردستان یعنی بۆ من ئەگەر پێم بڵێ ئەگەر من پێم وایە ئەگەر شەڕ نەبووایە ئەکرا ئەنفال ڕوو نایە ئەکرا هەڵەبجە ڕووی نەدایە بە جۆرێک تۆ لەژێر چەتری شەڕا شەرعیە تێوەرەگری بە تایبەتی تۆ لەگەڵ ڕژێمەکە بەرەڕوویت کە بۆ خۆی ڕژێمێکی فاشیستە واتە جینۆسایت بەشێکە لە ستراکچەر و بیرکردنەوەی ئەو ئایدۆلۆجیای فاشیزم یعنی تۆ ناتوانی وا بیرکەیتەوە کە ئەم ڕژێمە کە بۆ خۆی لەسەر ئەساسی فاشیزم دروست بووە واتە ئەوەی کە ئێمە ئاگادار بین حیزبی بەعەس حیزبێکە لایەن میشێل ئەفلەق و چەند قەومێکی تری عەربی و دروست کراوە ئەم حیزبە هەر بە خۆی ڕێگەیەکی فاشیستی و نازیستی هەیە و بۆیە جینۆسایت بۆی غەریب نییە بۆیە ئەوەی کە من ئەڵێم ئەگەر یەکێ لەو فاکتەرانی کە ئەکرا ئەنفال ڕووی نایە ئەوە بوو کە شەڕ نەبێ یا شەڕ زوو کۆتایی پێبێ بەڵام ئەوان نانویست ڕاستەکەی ڕژێمە ئەمریکا و غەربوانە نانویست شەڕ ڕابژیرێ و بۆ بەشێکی ئەوەیەکەی تر ئەیانتوانی زۆرترین چەک بەم دوولایانە بفرۆشن و سیاسەتەکانی خۆشیان وەک سەرمایەگوزاری لە ناوچەی شەرقی ئەوسەتا بەرنەڕێەوە تۆ پێدوانی ئەگەر شەڕ نەبووە ئەنفال ڕووی نایە ڕاستی کاک هەوڕێجیان هیچ شەڕێک بێ پاساو نییە بەڵام لە ڕاستیە شەڕەکان خۆیان پاساوەکانیان پاسایی بچن مادام فاشیزم لە گۆڕەیە مادام ڕژێمێکەیە فاشیە و فاشیانە مامەڵە لەگەڵ ئینسان لەگەڵ دەوروبەری تەنان لەگەڵ شوێن کەوتەکانی خۆشیەکە کەواتە هەمیشە با بڵێن ئەگەری جینۆساید ئەگەری کوشتنی خەڵکی مەدەنی لە ئارایە مەسەلەن بە بڕای من جەنگی جیهانی دووەم هۆیەک بوو بۆەوەی کە جینۆسایدی جووەکان ڕوو بدا هۆیەک بوو بەڵام من لەو بڕایانیم کە جەنگ ڕووی نەدایە جینۆسایدی جووەکان ڕووی نادا بەڵام ڕەنگە بە فۆرمێکی تر ڕووی باە مەسەلەن ئەگەر جەنگی ئێران عێراق ڕووی نەدایە مەسەلەن بەعەس لە گوڵ کاڵتری بە کورد ناکرد ناوت من پێم وایە مادام فاشیزم حاکمە کەواتە ستەمکاری حاکمە ستەمکاریژی تر لە بەسیترین هەنگاویەوە تا لوتکەی تا ئەگاتە ئاستی جینۆساید تۆنڵی مامەڵەی دەوڵەتێکی فاشیە مامەڵەی حکومڕانێکی فاشیە گروپێکی فاشیە بۆیە ئەگەر بە مشەخصی باسی با بڵێن ئەنفال و هەڵەبجە بکەین بێگومان لە ناو تەپوتۆزی جەنگی ئێران عێراق ڕوویە ئەگەر جەنگی ئێران و عێراق نەبووایە زەمینەیەک لەبار نەبوو بۆی کە دەوڵەتی عێراق بەم شێوەیە با بڵێن کۆمەڵکوژیەک ئەنجام بدە یعنی ئەوە هیچ پاساوێک هەڵناگرێت مەسەن بەبێت جەنگ ئەمە ڕووی نادا یا بەبێت پاساو ئەمە ڕووی نادا چونکە 2000 چ لای جووەکان ببوورە لای نازیەکان و چ لای بەعسیەکان پاساوێکەیە ڕەگەزە پیسەکە کە جووەکان بوون ئەبێ پاک بکرێنەوە لەبەرەوەی
ئەڵمانیا بە پاکی بمێنێتەوە ئەو بەعسیەکانی شەر پاسایی لەو بابەتیانە بۆ ئەمانە بە کرێژیراوی ئێرانین خائین زادن ئەمانە ئەگەر نەیەنەوە ڕیزی نیشتیمانی بەو پێەیە کە ئەمانە لە دەرەوەی نیشتیمانی یا با بڵێن لە دەرەوەی یا با بڵێن هاوڵاتی نین هاو نیشتیمانی نین کە نێنەوە ناو ڕیزی نیشتیمانی ئەبێ نیشتیمانیان بۆ بکرێ بە گۆڕستان هەموو ئەم پاساوانە بە بڕای من پاسایی پوچن و بۆ هەر یەکێک لە ئێمە جا لێکۆڵیار بێ یا هاوڵاتێکی سادە بێ ئەبێ خۆمان ببێرین لەوەی کە سادەترین پاساو بۆ فاشیزم بێنینەوە بڵێن ئەگەر بۆ نمونە پێشمەرگە نەبووایە ئەنفال ڕووی نادا ئەگەر جەنگی عێراق ئێران نەبووە ئەنفال ڕووی نادا چونکە با ئێمە شتێکمان بیر نەچێت مەسەن ئەم ناولێنانەی کە ناوی ئەنفالە مەسەن لە مووسڵ و لە کەرکووک بە شێوەیەکی تر ڕوویاوە بەبێەوە یە قەترە خوێن بەخش ئەبێ ئێمە ئاگاداری ئەوە بین مەسەن لە کەرکووک لە مووسڵ سیاسەتێکە بوو کە ناوی سیاسەتی قەومیە بوو واتە ڕاستکردنەوەی نەتەوەی بۆی هاوڵاتێکی بێسەریەشەبی بۆی کوردێکی بێسەریەشەبی ناسنامەی نەتەوەی خۆت بگۆڕە بۆ سەر عەرەب ئەمە لە کەرکووک زۆر ڕوویاوە چەندین بەڵگە لەو با بڵێن لەو بارەیەوە هەیە مەسەن شۆڕش حاجی کۆمەڵێک بەڵگەی زۆر جوانی بڵاو کردوێتەوە سەبارەت بەمە کاتێک کە گروپێک گەخرێتە مزایقەوە یعنی تەنگی پێ هەڵەچندرێ ژیانی لێتاڵەکرێ کاروباری لە دەوڵەتا بەڕێک و پێچی ناڕوا بەڕێوە ملەدا بەم جۆرە سیاسەتە بیرمان نەچێ مەسەن با من یەک نمونەت بۆ بێنمەوە ژن و مێردێک لە کەرکووک لە کتابێکی لە نووسراوێکی فەرمی بەعسە ڕێگە پێدراون کە لە خانووی ژمارە ئەوەنە لە شاری کەرکووک بژین ئەوەی بیرم بێژنەکە ناوی سەمیرەیە بەس کوڕەکە بەڕاستی پیاوەکە نازانم چێ بەڵام لە هەمان کاتە باوچی پیاوەکە واتە باوچی مێردەکەی سەمیرە ئەبێت تەرحیل بکرێ یا بۆ هەولێر یا بۆ سلێمانی بۆچی لەبەرەوەی ئەم ژن و مێردە ئامادە بوون تەسەح قەومیە بکەن واتە خۆیان لە من ئەم نامانە بەڕاستی ناڕەحەتیان کردوم لاشم بردووە نازانچین بەرحەڵ واتە ئەمان ئامادە بوون ناسنامەی نەتەوەی شوناسی نەتەوەی خۆیان بگۆڕن بۆ سەر عەرەب بۆیە بێ مۆسەر جوابی پرسیارەکەی تۆ شەرت نییە مەسەلەن بۆ نمونە بڵێن مادام ئەنفال ڕوونادا پرۆسەی جێنۆساید و پرۆسەی کۆمەڵکوژی یا با بڵێن لە کورد خستن لە ئارایە ناب چونکە ئێمە خۆمان ئەزانین مەسەلەن دەوڵەتی عێراق مەسەلەن دوای شکستی ڕووداوەکانی 1970 پەیماننامەی جەزایر خۆ لێ نەگەڕا کورد بە ئیسراحەت دانیشێ ڕاستە مەسەلەن کۆمەڵکوژی و ستەمکاریەکە نەگەیشت بۆ ئەم ئاستە بەڵام خەڵکی نەفیە کرد بۆ شارەکانی خواروی عێراق خەڵکی دەرەکرد لە وەزیفە مزایقەی خست بۆ سەر گوندەکان هەموو ئەم لەگەڵ کۆمەڵێک فۆرمیش کە ئەمیش هەر بۆ لە خشتە بردن و بۆ لە کورد خستن بووجا ئێمە بابێنە سەر ئەوەی کە ئایا ئەم کووردە لە عێراقا یا لە ئێرانە یا لە تورکیایە یا جوێک لە ئەڵمانیا لە هەر وڵاتێک مافی ئەوەی نییە کە یا ئەم مافەنەتەوەی نییە کە وەکو هاوڵاتێکی سادە و ساکار بۆ خۆی بژی ئیلا ئەبێ ببێ بە عەرەب ئیلا ئەبێ ببێ بە ئەڵمانی بۆیە من ناتوانم هیچ پاساوێک بۆ فاشیزم بێنمەوە بەڵام ئەڵێم ڕاستە بۆ نمونە با من شتێکی تریش بڵێم ئەگەر جەنگی ئێران و عێراق نەبووایە مەسەلەن بۆ نمونە ئەگەر حیزبی کوردی هاوپەیمانی ئێران نەبووایە ڕەنگە مەسەلەن بۆ نمونە ئەگەر تەنها هودنەیان کردایە ئەگەر بەستیان کردایە نەبوونایە بە تەرەف نە لە لایەنگری عێراق بوونایە نە لایەنگری ئێران ڕەنگە بەعز دەستی بۆم تاوانە نەبردایە یا ڕەنگە ئەساسەن هەر نەیپەرژایە یا بیانوویەکی نەبوایە بۆ ئەمە بەڵام کاتێک بمبەخشە ئەمەش بڵێن بەڵام کاتێک هەموو حیزبەکانی کوردستان حیزبە کوردیەکان هاوپەیمانی ئێرانن لە دژی عێراق و هەموو کۆمەڵگای نێودەوڵەتیش دژی ئێرانن بێجگە لە سین کە بە محادی مابەوە هەموو ئەنجومەنی ئاسایشیش
ئەوە بوو کە بەڕاستی دژی ئێران بوون، دژی دەسەڵاتی باوەنخوازی ئێران بوون بۆی کە تەشەنەکە لە عالەمە بۆیە هاوپەیمانەتی ئەمان بوو بەمای ئەوەی کە بێدەنگەش لەم کۆمەڵکوژیە بکرێت. آخر بێدەنگی کۆمەلگەی نێودەوڵەتی بەمۆ دیارە. سەرنجڕێکیشان بۆ پرسیارێکی تر کە خۆی ساغاکاتەوە. ئێمە لەگەڵ ڕژێمێکی فاشی عروبی بەڕۆڕین. ڕاستەکەی نەکەرێمە لە تورکیا فاشیزم بە جۆرە کارەکە کە تۆ بۆت هەیە هەموو شتەبی کورد نبی. مەسەڵەن لە ئێران تۆ کوردی بەڵام تۆ بەشێکی لە ئومەی ئێرانی، یعنی تۆ ئێرانیت لە چوارچەوە ئینەکە. مەسەڵەن لە سووریا فاشیزمەکە قانونیە، یعنی تۆ هیچ بۆ تۆ نابێت کوردبی، ئەبێ عەرەبی، ئەبێ خۆکێ بارە. مەسەڵەن لە عێراقا ناسنامەی نەبوو، ینی ناڵم فاشیزمەکە زیاتر قانونی شکڵە قانونەکەی بەخۆی بوو. لە عێراقا وەکو وتم پێشینەیەکی هەیە فاشیزم، واتە هەر بۆ خۆی دامەزرێنەدانی ئەم ڕەوتە لە ناسیۆنەلیزمی عەرەبی کە تێکەڵەیەکە لە هەر لەو سۆسیالیزمە قەومی کە هێتلەر داینەوە پەڕیوەتەوە بۆ وڵاتانی ئێمەش وە حزبی باسی عەرەبی اشتراکی نسخەیەکی پشکۆلی حزبی نازیزمە و هەموو ئەو بنەمانەی کە نازیزم لەسەری شەکە بەرامبەر بە وەک پیاو سالاری، بەرامبەر بە کەمانەتەواتەکان، بەرامبەر بە هەر کەسێک کە ئۆپۆزیسیۆن بدەن هەڵبڕێ کوشتن و لەناوبردنە، ینی هیچ حەلێکی تری نییە. بەڵام لە بەرامبەر فاشیزمەیە من ئەمێ لێرە ڕاستەکەی شەرعیەتێکە هەیە و ناسیۆنالیزمی کورد، حتما مناڵم ناسیۆنالیزمی کورد ناڵم ئەحزابی کوردی، چونکە فۆرمێکی ناسیۆنالیزمی کورد هەمووی وەک بزوتنەوە کە ئایدۆلۆجیا و سیاست و ئەحزابی هەیە. بەڵام ئەڵێم ناسیۆنالیزمی کورد من ئەگەر من بزانم لە بەرامبەر فاشیزمەکە ئاجەنگم کۆمەڵی کار هەیە ئەکرێ بیکەم. یعنی من لە ڕووی ئەوەی کە خوێندنەوەی من بۆ سیاست، بۆ خەباتی چەکداری، بۆ ڕوبەڕووبوونەوەم ئەوە بێ کە ئەگەر ئەم حیزبانە لە فەلەکی بەرژەوەندەکانی خەڵکی کووردا ئەم کارانیان کردایانە لە بەرچاو مەگەر کە من لە بەرامبەر فاشیزمەکە هینم کردووە، لە بەرامبەر فاشیزمەکە قەرارم گرتووە، لانی کەم ئەگەر ئەوەش نەڵێن کە ئەمان بە جۆرێک پشتیشان بەرەکەوێت لەو تاوانن، بەڵام خۆ ئەیانتوانی مقاومەی خەڵکی کوردستان بەرامبەر بەم پرۆژەم فاشیستە لە ئەحزابی چەکدار و بیکەن بە جەماوەری چەکدار، یعنی ئیرادە بەنە دەست خەڵکی و مقاومەتی پێ بکە. یعنی ئەمانەی کە من ئەڵێم نمونیان لە مێژووە زۆرە. مەسەڵەن ڤێتنام یەک هێزی زلی ئەسکەری یا بە عەرزە لەبەرەوەی کە خەڵک هەمووی هاتنە مەیدانی مقاومەتەوە، واتە مەیدانی مقاومەت مەیدانێ بوو کە تۆ ئیرادەی خەڵکی تیا بەگەڕهێنا و خەڵکی تەواو پڕچەکدار کرد، نەک کۆمەڵە حیزبێکی بچکۆلە و خەڵک تەواو پتۆقێنی و پێ دوای بێت تۆ دیفاعاندیەکەی لە دواییشان نەتکرد. مەسەڵەن ئەو مقاومەتی کە لە کوبانیا کرا چێ تەسەووری ئەکرد شوێنیان بەجێ نەهێشت. یعنی ئەنفال بۆ ئێمە ئەوە جارێک کە ئەمان باتەوە سەر پرسی قوربان خەڵکی فێری نەکە ئەنفال ئەم حیزبانە ڕێی سیاسەتیانە و خەڵکیان فێری ڕاکردن کردو لە هەموو شتەکە تۆ بەڕاکی هیچ کەسێ دانابدان ئەسڵەن سیاست قێزەوەن کراوە. خەڵکیی زۆرە کە هاوارەکە کە لە بازارە قساکە کە دەمی هەر کەسێکی تۆڵێ سیاست قێزەوەنە، سیاست پیسە، بە شەرتێ لە هێر هونەری سیاست ئاوانیە، هونەری سیاست هولێرەکە کە توانە و قودرتەکانی خەڵک ئەباتە سەر و بە ئاستی تا بەرزترین ئاستی کە مقاومەتە. مەسەڵەن ئەمان نەکرد، ئەزانی چۆنە بۆیە ئەوان هیچ شەرایطێکیشیان نییە جارێک کە بەناوی ئەنفالەوە قسە بکەن، چونکە بۆ خۆیان بەشێ بوون لە پەرتەوازایی و لە بێئومێدکردنی و خەڵکە. من نەمەوێت لەوە دەست پێ بکەمەوە باسی ناسیۆنالیزمی کوردت کرد. لە ڕاستیە ئەمانە حیزبی ناسیۆنالیستی نین، ئەمانە خێڵی سیاسین و نەتیجەکە ئێستا باشتر دەرەکەوێت لەو سەردەما، چونکە ئێمە باز لە دۆخێکەکەین کە ئەمانە تەنها بزوتنەوەیکی چەکداری بوون. ئاگاداری ئەوە بە تۆ ئەو مقارنەیە لەگەڵ ڕۆژاوایە لە شوێنی خۆیان نییە، بۆ لەبەرەوەی ئێستا شۆڕ ڕۆژاوا
ئەگەر شکستیش بێنێ دەستکەوت بەجێ هێڵێ کللتورێک بەجێ هێڵێ و هەر بزوتنەوەیە ئەوەی کە پێڵێن بزوتنەوەی شۆڕژێڕی بە تایبەتی لەو دۆخەیە پاڵپەش بە هێزی چەکدار خەباتی کللتورینەکان نەتیجەکەی ئەمەیە چونکە دەستبردن بۆ چەک بە تەنها یا با بڵین چەک هەڵگرتن بەبێ معریفە بەبێ حکومەتی سیاسی و بەبێ ئایدیای سیاسی کە دوجار ئەوەی کە تەبەنیە کا کۆمەڵگەیەکی تەندروستە لە ڕاستی یاخیبوونیەکە کە باڵێرانی لە دوای بۆیە ئەبینی ئەمان لە کاتێکە ئەگەر لە قەوسێکە ناوی بنین سەرکەوتن هەموو ئەو دەستکەوتانە ژەدۆڕێنێک کە پێش ئەوەی کە بێنە سەر بابڕین دڵی دەسەڵات بەدەستە بگرن کورت هەی بوو ئەگەداریەوە بە بۆیە من ناتوانم مەسەلام حیزبانە ناو بنێم حیزبی ناسیۆنالیستی ئەمانە حیزبی خێڵەچین و ئێستا دوو زۆنیان هەیە کە دوو زۆنی دوو بنەماڵێ ڕاستە مەسەلەن یاری نێودەوڵەتی و حکوومەتە ئەقلیمیەکان جۆرێک لە فۆرمیان پێداوە بەڵام بیرن نەچێ ئەو هێزە چەکدارەی کە مەسەن بۆ نمونە ناوی هێزی پێشنەکەی کوردستانەوە ڕەبتیەکەینەوە بە سەردەمی ئەنفالەوە کە بەشێک بووە لە جەنگێران عێراق و سوپای پازاران با بڵێن پێشڕێی سوپای پازاران بۆ بەسەر کوردستان چونکە کۆمەڵگەی بەرزانەکانیش لە نەتیجەکەی یعنی تۆ ئەگەر حکومەتی سیاسی هەبووە ئەوە بڵێ لێرەیە بەسە بۆ لەبەری تۆ کاردانەوەی دەوڵەتت بینی ئەسڵ لە بەرامبەر جەنگی حازیەوە گردەمەن و حازی ئۆمەرانە کۆمەڵکوژی بەرزانەکانی لێکەوتە و لە بەرامبەر هێنانی سوپای پازاران ئەنفال و هەڵەبجەی لێکەوتەوە بابینە سەر ئەوەی کە ئەم دوو هێزە کە ئێستا هەیە ناوی هێزی پێشمەرگەی کوردستانە ئەمانە پارێزەری چێن پارێزەری خەڵکی کوردستان یا پارێزەری دوو بنەوەڵە بە بڕای من لەشکرەکانیان تەنها لە فۆرمێکی میلیشیایی جلوبەرگی نیزامیان لەبەرە کە هی دوو بنەماڵە یا ئەتوانین بڵێن هی بنەماڵەکانن چونکە دوو بنەماڵی گەورە دوای کۆمەڵێک بنەماڵی تری لە ژێر حکومڕانی خۆیان بۆیە ئەم هێزانن ناکرێت پێیان بڵێ ئەمانە هێزی نیشتیمانی ئەمانە هێزی بنەماڵین و هێزی خێڵەچین تا هێزی خێڵەکی لە ململانەیەکی توندایە لەگەڵ دەستکەوتنەتەوەیەکان ئاگاداریەوە بە مەسەن کاتێک کە ناسیۆنالیزم پێبێ یا با بڵێن بۆ منە حتا سەربەخۆی و دەوڵەت ئەوەی کە دژاتیەکە خێڵە چونکە لەوێ خێڵ لەبەی نەچێت بەرژەوەندی خێڵ لە ئارایە نامێن قانون سەروەرە بێ ئەیتر شتێک دروستە بێ بە ناوی حکوومەت نجام حکوومەتە نەتەوەیە فاشیە یان ستەمکارە ئەمان مەوزوعێکی ترە من باسی فۆرمی دەوڵەتێک باشە بۆ نمونە ئەوەی کە لە عێراق تا ڕادەیەکی زۆر زۆر کاڵ بوو بۆ لەوێ ئەوەی کە باڵا دەستە چییە قانون و خزمەت گوزاریە بەڵام خێڵ ئەمەی ناوێ خێڵ دەسەڵاتدارە خێڵ حکوومەتی نییە خێڵ دەسەڵاتی هەیە ئەوەی کە ئێساش لە کوردستان ئەگوزارێ لە ڕاستیە دەوڵەتداری نییە و حکومداری نییە دەسەڵاتداریە دەسەڵاتدارەتی جیاوازە لە حکومداری بۆیە دێمە سەر ئەو نقطەیە کە ئەڵێ شەرعێتی ئەیان نێکە بە ناوی ئەنفالەوە کاکە ئەسڵن بۆ هەندێک مزادەی سیاسی نەبێ ئەوان ئەسڵن هەر حەز ناکەن باسی ئەنفال ئاگادار بە بەڕەمزکردنی ئەنفال لێدانە لە ڕەمزی بنەماڵەکان و بۆیە ناشیانەوێ یادەوەریەکی سەراسەری دەستە جەمعی دروست بێ کە جێگە بە بنەماڵانە لێش بە قودسێتی ئەم بنەماڵانە لێش بەڵێ پێشەوەی بچینە سەر محوەرێکی تر ئاگاداری بیرەرانەکەین و کلینکی بەرنامەکە لە یوتیوبەوە لە ڕێگەی سۆشیال میدیا دەتوان پەخشکەنەوە واتە شێریکەنەوە و هەر کەسێک هەر هاوڕێک هەر بینەرێک پێی خۆشە کە کۆمنت بنووسێ دەتوانێت لەژێر یوتیوبە ویدیۆکە کۆمنت خۆی بنووسێ و یا سرنج یا پرسیارکە هەیەی یان ئەگەر بێوێ حتا تەنانەت بەشدار بێ لە بەرنامەکەمانە دەتوانێت لە ڕێی کۆمنتێکەوە لە یوتیوبە بینووسێەوە ئەتوانێت بە مایک و بە ویدیۆ بێتە سەرەوە
بەردەوامە بین هاوڕە عومەر لەسەر ئەوەی کە ئێستا پێش تۆزێکیش لەسەری دوایینوانە چەمکی قوربانی مەسەلەن ئەوەی کە لە ئەدەبیاتەوە من ڕەنگە تۆ باشتر ئاگادار بی زیاتر ئەوە لە تەنانەت لە ئەدەبیاتە نەک ئەدەبیاتی سیاسیشە کورد هەمیشە قوربانیە یعنی شوناسێکە پێڵن شوناسی مەزلومیەت من بۆیە ڕاستەکەی باچکەمە بەرهەمێنرێتەوە مەسەلەن لە شعرە بەرهەمێنرێتەوە لە خیتابی سیاسی بەرهەمێنرێتەوە کە ئێمە کورد هەمیشە کەسی نییە شاخەکان نەبێت چوزانم ئێمە هەمیشە قوربانین ئەمە چۆتە ناو مێنتاڵیتێتەوە ئەوەی کەوتم تۆ ئەحزابی ناسیۆنالیزم کە من هەر بەم تعبیرە ناویێنێن چونکە تۆ ئەڵێی خێڵبان حاڵ ڕەنگە ئیشکالێکمان نەبێت لەمەیە ئەم ورەیە یعنی نەک هەر تەنانەت بۆ ئەنفال بۆ هەڵەبجە بۆ ئەنفال بۆ هەر کارەساتێکی تر نەبووەتە ورەیەکی شۆڕژگەرانە و دەبی تۆ ئەڵێ ڕەنگە ئەمان لەسەر بێورەکردنی خەڵک سیاسەتەکانی خوان بڕنە پێشەوە هەر ئەمەیە کە ئێماڵین ئەمان دوورن لە بەرژەوەندەکانی خەڵکی کوردستانەوە ئەوەی کەوتم مقاومەت لەعن بەلعنەتەکرێ خەباتی چەگاری بەلعنەتەکرێ خەڵکێکی گاڵتە بە پارتیکەکانی کوردستانەکە کە چی چێڵ بێتەوە بەرامبەر دەوڵەتێکی زوی وەکو ناتۆ خەڵکە بوو لە عەفرینە لە کوبانیا بە جۆرێک گاڵتی لێ هات کە بۆچی بەڵام هێزێک هەیە ئەم مقاومەتە کاتە ڕۆحێتی شۆڕجان ئەیبڕێ بەشی خەڵکە بۆچی ئێمە هەمیشە ئەمەمانی بۆچی لە هەر شتێکا بێ ئێمە ڕاکردوین پارتیەتەوە ڕاکی هەڵێرەگرێتەوە یەکێتی ڕاتەوە لێ ڕاک بەعزێتە تۆ ڕاکی یعنی ئەمە سنتێکە ئەمە سنتێکی سیاسی کە لایەن ئەم زودەوەی هاتووە سەپێنراوە سەر خەڵکی کوردستانە بە جۆرێک خەڵک نەک تەنانەت بۆ مقاومەت تەنانەت بۆ ژیانیش فێری ئەمە بووە فێری سوالکردن بۆ فێری پاڕانەوە بۆ فێری کەساسی بووە ئەبێ خۆی تەواو کەسی بکە بۆی کە وەکو زەڕەقوتەیەک مامەڵەکە ئاو دەم کاتۆ شتێک ئەگەر ڕخسەتم بێ باش شتەکان تێکەڵ نەکەین لەبەرەوەی بەڕاستی ئەم باسی کە تۆ ئیکی ڕەنگە بە دە کتێب بەڵام نەبێتم با چۆنەڵی ستێپ بای مەسەلەن بۆ نمونە ئێمە باسی قوربانیەکەین من پرزنتێشنێکم هەیە با بڵێن دیبەیتێکم هەیە لەژێر ئەو تایتڵەیە هێزی شوناس و شوناسی هێز یعنی ئەوەی کە فکری فیودالیزم فکری خێڵ چونکە بیرن نەچێت ڕۆشنبیری کوردی ڕاستە ئێمە ئێستا لە سەردەمی عەولەمەین و باشترین مۆبایل و باشترین کۆمپیوتەر و باشترین سەیارە و باشترین سەتەلایتمان لەبەردەستایە بەڵام ئێمە هێستا پێیەکمان لەناو فەرهەنگی خێڵایە هێستا پێیەکمان لەناو فیودالیزمایە لەناو فەرهەنگی فیودالیزمایە کاتێک کە ئەتەوێ خەڵک لە دۆخی قوربانی هەبیێڵیتەوە لە ڕاستیە ئەمە چۆنڵێ ئەتەوێ بە قوربانی بوونە وەکو جۆرێک لە دەستکەوتی خۆت کە ئێستا بۆ بە هێزی شوناسی ئەمە مەسەلەن وەکو جۆرێک لە مەزڵومێتی خۆت پیشانی دنیا بی کە دنیا مەسەن بۆ نمونە ئەجار لە ناو تایتڵ و فۆرمی ڕازاوە و گەشاوەیە کۆمەلگای نێودەوڵەتی و دیموکراسیەتی ئەوروپا و پەرلەمانی ئەوروپا و نازانم کۆمەڵێک چەمک و دەسەوازی لەم جۆرە کە گوایە ئەمانە هەمووی پەیوەندیان بەچیەوە پەیوەندیان بە بانگەشەی دیموکراسی بازاڕی ئازادە لە کاتێکا سیاسەتمەداری کورد ئەگەر ئیدعای بازاڕی ئازادیە کرد لە ڕاستیە ئەو ئیدعای مرۆڤی ئازادیە یعنی چەمکەکەی لێ تێکەڵ بوو یعنی پێی وانە بوو کە بازاڕی ئازاد جۆرێکە لە کۆیلەکردنی ئینسان و داماڵینی لە هەموو بەکایەکی ئینسانی مەسەلەن پێی وانە بوو کە نیولیبرالیزم ئەوەی کە سەنتەرە بازاڕە نەک ئینسان و لە واقعیشە ئێستا ئەوەی کە سەنتەرە بازاڕە نەک مرۆڤ تا ئەو کاتە
دێتەوە ناو بازنەی سنتەر کە توانای جۆڵانی بازاڕی تا چەند جیرفانی توانای کڕینی هەیە لە بازار تا چەند کۆمپانیایەکی ئەتوانێت بازار بجۆڵێنێ ئەوەندە بەهای هەیە و ئینسان تا ئەو حەدە لە پەراوێزایە بە هەر حاڵ با من مەوزوعەکە چۆنڵی تێکەڵ نەکەین ئەم چەمکی بە قوربانی بوونە لەبەرەوەی فەرهەنگی تۆ یا با بڵێن لە ناو کللتوری تووە ڕۆحی بەرەنگاری و هەستانەوە نییە یا با بڵێن هوشیاری ئەوە نییە کە تۆ باز لە ئەنفالەکەی باز لە هەستانەوەی قوربانیەک چونکە دوجار چالاگوان و ئەکتیڤیستی بواری ئەنفالە بێ ئەو کەسانە بن بڕواکی زۆر قوڵیان بە مافی و بڕواکی زۆر قوڵیان بەوەیە کە ئینسان لە زەلیلیان نامێنێتەوە من بۆ باسی ئەنفالە من بۆ چیرۆکی ئەنفالە نووسمەوە من بۆ داپەروەری داواکەم بۆی شکۆی ئینسان باڵا بێت بۆی ئینسان لەم زەلیلیەتە بێتە دەرەوە شکۆی پارێزراو بێت من ئەگەر بێت و بڵین دۆسەی ئەنفال دۆسەی هەڵەبجە دۆسەی جینۆساید بە شێوەیەکی گشتی ئینسان لە قوربانی بوون ڕزگار نەکە و یادەکە هەر بکەم بەوەی کە ئینسان لە زەلیلی و قوربانیا بهێڵمەوە ڕاستیانە فکرێکە قابلەوەی بخەیتە زەبڵخانەی مێژووە قابلەوە نییە کە تەبەنی بکەیت ئەمە گرفتەکە ئێمە کاتێکە باز لە ئەوەی کە تۆ ناوە ناسیۆنالیزمی کرد هەموو ڕۆشنبیرانی ناو ئەو بازنەیە بە هەمان عقلێت بیرەکە بە هەمان عقلێت بیر لە قوربانیەکەنەوە لە کاتێکە ئیمکانی ئەوە هەبوو و بینیشمان مەسەن بۆ نمونە ئەگەر ئێمە بەراوردی بکەین لە بینی باشوور و ڕۆژاوە ئیمکانی ئەوە هەبوو ئێمە ئەم هێزی مەزڵومیەتە بگۆڕین یا باڵێن ئەم شوناسی مەزڵومیەتە بگۆڕین بە شوناسی هێز ئایا ئێمە ڕەگەزەکانی شوناسی هێزمان هەیە لەم کۆمەڵگای کوردیا ڕەگەزەکانمانەیە من پێ دەڵێم بەڵێ ئەمانە و لە دوایینەوە یەک هەمان بوو پیشانماندا چۆن مەسەلەن بۆ نمونە لە دوای ئاوارەیەوە یەک ئەمە من چی بوو هاوڕێک بۆ شتێک ڕوویە هیچ ڕووی ببوورە شتێک ڕوویە هاتە بە شاشەکە من داوای لێ بولتانی لە ئاوارەیەوە یەک من باسی ئەحزاب ناکەم باسی هەڵویەستی خەڵکی کوردستانەکەم سوپایەک دەوڵەتێک کە چیمیابارانی کرد و چیمیاباران ئاگادار بە بەکارێنانی چەکی قەدەغەکراوە دەولیە یعنی پەیماننامەی جنێف تەنان ناپاڵمیشی وەکو چەکی قەدەغەکراوە قەدەغە کردووە چ جای ئەوەی چەکی کیمیایی وایە چەکی کیمیایی لە قەدەغەکرای لە دژ بەکاراتوە بە سەدان هەزار ئینسانی بێچەکی ڕوانەی گۆڕی بە کۆمەڵ کردووە تەواوی گوندەکانی کوردستانی لەگەڵ زەوی تەخت کردووە ئەو سوپایە ئەکەوێتە بەردەستی ئەم خەڵکە چەک و جلیەکە بەڵام خوێنی پێبەخشێ باتانی بۆ کاتەوە نانی بۆ کۆ کاتەوە لە هەموو ڕاپەڕینی کوردستانە یەک جوندی نەکوژراوە ڕاستە ڕەحم بە ئەمنوی سەخبارات نەکرا بە جەلادەکانی نەکرا بەڵام کاکە ئەمە هێزە کە تۆ ئەتوانی شەڕی کۆمەڵگای نێودەوڵەتی پێ بکەیت ئەمە کللتورە ئەم کللتورە زۆر قابلی ڕێز لێگرتنەوە ئەتوانی شۆڕشی بێت دەیان نمونەی لەو بابەتە دەیان نمونەی لەو بابەتە من باەک نمونەت بۆ بێنمەوە لەسەر یەکێک لە قوربانیەک کە زۆر زۆر گرنگ تۆ بەلاتەوە گرنگ نییە ژنێکی نەخوێنەوار لە دادگای باڵای تاوانەکان بە سەدام بڵێت تۆ ئەو پیاوە بووی بە چیمیایی ئێمە کوشت و شەل و کوێر کرد بەڵام تۆ ئەو ڕۆژەی ئەسکەرەکانت زەلیل بوون من کفتەم کردبوو بۆ مناڵەکانم لەبەر دەمی مناڵەکانم هەڵم گردا من بە ئەسکەرە زەلیلەکانی تۆ ئەمە ئەنجا چۆن ئێمام هێزە تەبەنی بکەین چۆن ئێمام هێزە بگوازینەوە گرفتی گەورەی ڕۆشنبیری کورد یا با بڵێن سەقافەتی کوردی ئەوەیە کە چاوی لە دەمی سیاسیەکانەوە لە کاتێکە ئەمە ئەتوانێت هونەر ئەمە سینەما ئەتوانێ ئەمە بکەن شاکاری ئەدەبی ئەتوانێ ئەمە بکەن بیرمان نەچێ ئەگەر فەلسەفە کار لە عەقڵەکات هونەر کار لە عەقڵ و لە هەستی شەکە ئێمە چۆن دنیا بێنینە سەر برینی خۆمان چۆن ئەم نادیارە بکەین بە دیار ئێمە بێجگە لە سیاسیەکان کە حکمەتیان نییە کە زمانی قسەکردنیان نییە کە لاون کە شەرمنن
توانێت بە هونەر ئەمە بکەیت جابێم بە هەرچاویشمان لەوە نەبێت کە ئەبێ ئێمە ئەستێرەمان هەبێ ئەنجا بتوانین ئەمە بکەین بە مۆبایلێک توانی ئەوە بکەین چونکە وێنە هێزی هەیە ئەگەر ئێمە بەراوردێ بکەین هەر لە بینی هەڵەبجە و ئەنفالە من باسی هێزی هونەرەکە بەداخەوە لەوەشە هونەرەکە هونەری خۆمان نییە هونەری بێگانەیە کە ئەمەی بۆ کردن لە بینی ئەنفال و هەڵەبجەیە سیرکە لە تەواوی دنیاە ئەنفال سەد قات لە هەڵەبجە تاوانەکەی گەورەترە قوربانیەکانی زیاترە ڕووبەری جوگرافیەکەی فراوانترە هەموو کوردستانی گرتەوە هەموو کوردستان ڕووخە بەڵام لە هەڵەبجە یەک شار بوو ژمارەی قوربانیەکانی کەمترە لە ئەنفال بەڵام هەڵەبجە ناسرا بۆچی ئەمە هێزی وێنەیە هێزی عومەری خاوەرە هێزی ئەو وێنانەیە کە بە دنیا گەیشت ئەم هێزی وێنەیە کە ئێمە خۆمان بە ئایدیای خۆمان بە خەیاڵی خۆمان بۆ بە خەیاڵی کوردانەی خۆمان بە خەیاڵی بنیادنەرانەی خۆمان بۆەوەی هێزی سوناسی هێز دروست بکەین ئەتوانین بە جۆری شتر تەوزیف بکەین مەسەن با نمونەیە کرد بۆ بێنەوە باسی ئاوارەیەوەیەت بکەین پێشتر چەند کۆمەڵکوژی کراوە لە پێش ئەنفال و هەڵەبجە کاک فەیلەکان 200,000 ئینسان لەبین براوە بەرزانیەکان ئەشکەوتی دەکان چیمیابارانی شێخوەسان و بالیسان چیمیابارانی سەردەشت هەموو ئەمانە کۆمەڵکوژیان یەکوتەوە بەڵام سیرکە هیچ یەشێک لەمانە نەبوون بەمای کە کۆمەلگای نێودەوڵەتی هەڵوەستەیە باشە بۆچی لەبەرەوەی بەڕاستی لە تاریچیە لە ناو تەپوتۆزی جەنگی ئێران و عێراقا بەبێ وێنە ئەو خەڵکە لەبین برا بەڵام لە ئاوارەی نەوەویەکە لەبەرەوەی دەرفەتی ئەوە هەبوو ڤیددیۆ بکرێ وێنە بکرێ کۆمەلگای نێودەوڵەتی بۆ هاتە سەرخەت من ناڵێم تەنها وێنە هێنای ناڵێم تەنها وێن سیاسەتیش هێنای بەڵام وێنە ڕۆڵی کاریگەری بینی لەمەیە هەروەکو چۆن لە جەنگی ڤێتنام بۆمبێک کە کچێک ئەسووتێنێ ئەکەوێتە بەرزومی کامێرەیەک جەنگی ڤێتنامە وەستێنێ یان نابێ ئێمە هێزی وێنە بەکەم بگرین کە من باسی وێناکەم باسی هێزی هونەرەکەم و باسی هونەرەکەم باسی فەرهەنگی کوردیەکەم فەرهەنگی کوردی هەتاکو ئێستا پێیەکی لە ناو فیودالیزمایە ئەم فەرهەنگە لە ناو بەم عەقڵی فیودالیزمەوە ناتوانێ تعبیر لە ئەنفال بکە ناتوانێ ئایدیایەکی هەبێ بۆ ژیان ئایدیایەکی هەیە بۆ مەرگ دۆستی بەڵام ئێمە ئەگەر نەک 36 ساڵ 100 ساڵی تر بکڕزینەوە بلاڵێنەوە بپارڕێنەوە چێ گوێمان لێگی چێ گوێ لە مەزڵومە گرێستا ئێستا تۆ ئەبێت داهێنەربی پێگەت هەبێ بۆی گوێ لێ بگرن جا ئەما بەسمەوە بە چۆی بەسمەوە بە ڕۆژاوە هاوڕێی بەڕێز کەسێک کە پێی وایە کەرە لولەی تفەنگەکانی شەڕوانان داعشیانشکان پێم وایە زۆر زۆر بەهەڵایە چووە لە ڕاستی ئەوەی کە کللتوری مەقاومە کللتوری بەرگری بە ئینسانی بەرگری کار بە ئینسانی بە ئیرادە داعشیشکان هەر ئەوەنە تفەنگەکانیانشکان بەڕاستی واز لەو تەرمایە بێنین کە ئەمە چەکی ئەمریکا بوو داعشیشکان لە ڕاستیا ئەو ئەمریکا بوو ویستی ببێ بە شەریکی ئەو سەرکەوتنە ئەوەی کە داعشیشکان هەلهەلەی ژنەکان بوو نەقری وەی بیکەیسێک ئەخر من باسی ئەم شوناسە ئەەکەم هاوڕێجان من کە باسی شوناسی هێزەکەم ئەمە شوناسی هێزی ئێمەیە لە باشوور ئیمکانی ئەوە بوو بۆ کاکە لە ڕاپەڕینی ساڵی نەوەیەکی خەڵکی کوردستانە لە دوای ئەنفال کەم ژنی کورد بەشداری ڕاپەڕینی کرد خۆمان بینوە کەواتە ئێمە باز لە فەرهەنگێکەکەین کە ئینسان تەبەنی بکاتەوە تەبەنیکردنەوەی ئینسان تەبەنیکردنی کۆمەلگایە ممکن نییە دەسەڵاتێک ڕێکخراوێک ڕۆشنبیرێک تاچێک ممکن نییە بڕوای بە مافی زیندۆکان نەبێ وەفادار بێ بۆ مردووە وەفادار بێ بۆ ئەنفال وەفادار بێ بۆ هەڵەبجە کاتە شەڕی ئێمە ئەبێ شەڕی بەهای زیندۆکان بێت ئەوە زیندۆش ڕێز لێ گیراوەکانن ئەتوانن ڕێز بجێڕنەوە بۆ قوربانیانی گۆڕی بە کۆمەڵ نەک قوربانیانی گۆڕی بە کۆمەڵ و ڕووبەری گۆڕستانەکانمان ئێمە ئەکەن بەدەوڵە ئێمە ئازادەکەن
ئەمە عقلی سیاست مەداری کوردە پێی وە بۆ هەتا ڕوبەری قەبرستانەکانمان فراوانتر بێ ژمارەی شەهیدەکان تاکە بیریشت نەچێ ئێستا چی لەگەڵ بێ مەزاری شەهیدەکانی هەڵەبجە لە شارەکە ڕازاوەترە ئەمە مەرگ دۆستیە. هۆمەرگیان پێشەوەی بەردەوام بین لە قسەوەسەکانمان پێم باشە هەروە ناوبڕی پێڵن بە کوردی ناوبڕی پێڵن ناوبڕێک وەرگرین و پاشان دێنەوە سەر پێشکەشکردنی بەرنامەکەمان دیسانەوە هیوادارم ئەو هاوڕانی کردیتوو بۆ ئاگاداری بەرنامەکانی ئێمە بنەم بەرنامەیان بن بەتایبەتی ئەتوان ڤیدیۆکە شێرکەن و هەر هاوڕێکیش پێی خۆش بێ ئەتوانێت بە کۆمنت هەم ڕاو سرنجی خۆی دەبڕێ هەم داواشکار کە بتوانێت بەشدار بێ بە ڤیدیۆ خۆشەویستان ناوبڕێک وەرەگرین و پاشان دێنەوە خزمەتی ئەوەی خۆشەویست. هاوڕێنە خۆشەویست بەرداوامە بین لە پێشکەشکردنی بەرنامەکەمان حتما لەسەر ئەنفالە ئەنفال لەگەڵ هاوڕێ هۆمەر محەممەدا بەنیازین بەشەکەی تری بە هیوام زوو فریاکەوێن و لە 45 دقیقەی ئایندەیە بتوانین لانی کەم کۆمەڵێ سەرنج و پرسیاری تر بڕژێنین لەسەر پرسی ئەنفال. هاوڕێ هۆمەر بە جۆرێکی سەرباسی میدیا ڕۆلی میدیا لە میدیای کوردی لە بۆ ئەنفال یعنی ڕۆلی میدیای کوردی لە احتیواکردنی ئەنفال ئایا ئەم ڕۆڵە لە ڕابردوو شامسە لە کاتی دەستپێکردنی ئەنفالەوە لە ئێستایە تا چەند توانیوێتی ئەو ڕۆلی خۆ بجێڕێ کە حتما تۆ بە حکمی ئەوەی هەم لە بواری میدیاشە چالاکراوانی تو هەم خۆش سەرنووسەری ئەنفالستانی پێم وایە زیاتر دەتوانین نمونەکانی ڕۆلی میدیا باسکەی لە احتیواکردنی پرسی ئەنفالات ئەکرێت تۆ نمونە ئەگەر لات بێ باسکەی لەسەرەوەی کە میدیای کوردی چۆن لەسەر ئەنفال ئیشەکە چۆن ئیشەکە لەسەری. بەڵێ سپاس بۆ ئەو پرسیارە من ئەمێ ئاماژە بۆ بم کە من ڕاستیەکەی نەکرد سەرنجم هەیە زۆر بەقوڵی ڕەخنەم لە میدیای کوردی و کتێبێکیشم ئامادەیە وە چاپ بە ناوی جەنگ و جینۆساید و میدیای کوشندە. بەڕاستی میدیای کوردی ئەوە بەرامبەر بە دۆسەی جینۆساید میدیایکی کوشندەیە بەو معنایی کە نابەرپرسیارە، بەو معنایی کە چاواشەکارە، بەو مانایی کە ئەڵێم نابەرپرسیارە ئامادە نییە کە سادەترین ماندووبوون قوبڵ بکە ڕۆ بچێ بە ناوم دۆسەیە. بە نمونەیەک بێنینەوە مەسەڵەن دەسەڵاتی بەعەس لەشکرێکی هەبوو بۆ قڕکردنی ئەو خەڵکە بۆ ڕوخاندنی و گونەشینانە کەڵێم ڕوخاندن هەر خانۆکانی نا ڕوخاندنی کۆمەلگای کرد چونکە دوجار کە
گوندەکان نەمان شارەکانیش نەمان یعنی کە کللتوری گوند نەما هاوکات کللتوری شاریش نەما هەموو گوندەکان لە کۆمەلگاکان کۆکرانەوە ئیتر نە شار بوو نە گوند بوو شارەکانیش بوون بە گوند لە ڕووی عقڵیەتەوە لە ڕووی تێفکرینەوە بەعز لەم جەنگەیە بردیەوە یان جەنگەکەی بردەوە لە ئەنفال و لە حەڵەبجە جەنگەکەی بردەوە بەڵام ئەخلاقی گەڕان میدیاکاری کورد بە حیزبی و بە ئەهلیتەوە بەداخەوە نەیتوانی ئەم عەقڵیەتە تێپەڕێت نەیتوانی ئەم جەنگە بەرێتەوە واتە جەنگی دژە ئەنفال جەنگی هەڵسانەوەی قوربانی جەنگەوەی کە دەستی قوربانی بگرێ بهێنێتەوە ناوژیان نەیتوانی ئەم جەنگە بەرێتەوە ئەی شەر دۆڕان با من تۆزێ ڕاشکاو بووم هاوڕێ ینی لە نمونە زۆر سەرەتایەکانەوە باسیکەن و پێشتریش باسم کردو مەسەن من گوێم لە تۆ بوو ئەنجارێ وتت کارەساتی ئەنفال لە ڕاستیە ئەمە ورد نەبوونەوەیە لە تاوانێکی نێودەوڵەتی ورد نەبوونەوەی لە تاوان جینۆساید چونکە دوجار بیرمان نەچێت جینۆساید تاوانی هەر قەتڵێکی جینایی نییە تاوانێکی نێودەوڵەتی واتە سنووری ناخۆشە بەزێنێ بۆیە ناکرێ مەسەلەن ئێمە وەکو یعنی پێناسەیەکمان نەبێ بۆی کە حەجمی تاوانەکە پیشان بە قەبارەی گەورەی تاوانەکە پیشان واتە لە ڕووی زمانەوە زمانمان ئەوەندە هەژار بێ هێشتا نەتوانین گزارش لە تاوانەکە کاتێک کاڵین کارەساتی ئەنفال یعنی وەکو ئەوە ئەم باز لە ڕووداوێکی سروشتی بکەین چونکە دوجار بوومەلەرزەیەک ئاگرکەوتنەوەیەک هەموو ئەمانە توانن کۆمەڵەوە بەڵام شەر نییە تاوان بن جەلادیان نیە قوربانیان هەیە بەڵام جەلادیان نیە بۆیە بێ ئێمە لەم تەسمیانە شاوردی لەسەر شکۆی قوربانیەکان هەتاکو ئێستا میدیای کوردی بۆ قوربانیان ناڵێ پاشماوەیان وەکو ئینسانێکی ڕێزگەژیرا و مامەڵەیان لەگەڵامە مامەڵەکردن لەگەڵ کەسێک کە بەر زەبری جەم کەوتووە و قۆناغێکی ڕاگوزەر نەبووە باسی عەدالەی ئینتیقالیەکەم کەەوە قۆناغێکە یا تاوانبارەکان تۆمەتبارەکان ڕاکێشتنە بەردەمی دادگا محاکمەکرێن جا ئەدرێن یا بێگوناح دەرست بەڵام لە هەردوو حاڵەتەکەیە ئەوەی کە بەر زەبری ئاکتەکە کەوتووە ئەوەی کە بۆ بە قوربانی هەرەبووە کرێتەوە نەک هەر لە ڕووی مادیەوە هەر محاکەمەکردنی تاوانبارەکان خۆی قەرەبووی سایکۆلۆژیە گەڕانەوەی بەهایە بۆ ئەوان ڕێزدانانە بۆ ئەو کەسانە بۆی ئەوانە محاکمە تاکو ئێستا میدیای کوردی کە باز لە محاکەمەکردنی تاوانبارانەکە تەنها لە ناو یەک باز نەیاخرێتەوە کە جاش و مستەشارەکان لە کاتێک کە جاش و مستەشارەکان میلیشیا بوون بڕیاردەر نەبوون ڕاستە پێشلەشکری جێیش بوون ئەبێ محاکەمە بکرێت ئەبێ دادگایی بکرێت ئێمال کردووە جا من ئەمە باز لە خەڵکە سادەکە ناکەم کە ڕەنگە زۆر سەرچی نەکرد میدیای کوردی تاکو ئێستا باز لە تاوانبارە گەورەکانی ئەم دۆسیێنە ڕوو ناچێ بەناوێت بە هەر حاڵ بە لەم ستێپە بچمە دەرەوە باس لە شتێکی تر بکەم کە میدیا ئەرکی بۆ بیکە بۆ نمونە لە ناو کەسە زەبر خواردووەکەیە لە ناو ئەو کەسانەی کە بەر زەبریان فارکەوتون ئینسانی زۆر نەبەز و قارەمانە با پێ بڵێم چۆن من زیاد لە 6-7 ژنم مقابلە کردووە کە موچەکانیان وەرەگرن لە حکوومەت سەیری ئەو جۆرە لە وشیاریەشکە موچەکە وەرەگرن لە حکوومەت بەس نایخۆ ئەی بەخشن بۆچی ئەی بەخشن ئەمە بۆ خۆی بەڕاستی جێگەی هەڵوەستەیە کە میدیا ئیشی لەسەر نەکردووە لە بەرامبەر ئەمە میدیا چۆن ئەم خەڵکانە پیشانەیە وەکو زەلیل وەکو خەڵکی مەزڵوم وەکو خەڵکێک کە هەمیشە ئەکڕوزێنەوە بە پارە وەکو خەڵکێک کە بێخانەولانن وەکو خەڵکێک کە ئیتر بۆ ئەبەت هەر بە زەلیلی ئەمێنەوە ژنێک کە ئامادەیە موچەی کوڕە ئەنفالکراوەکانی ببەخشێ و ڕەتی نەکاتەوە بۆ حکومەت یەکەم متمانەی بە حکومەت نییە ئەگەر بیزانێ حکومەتێکی خزمەتگوزارە هەرسا هەروەری نا
ئەمە جۆرێکە لە وشیاری وایە و دووهەم دێ ئەی بەخشێ ئەگەر میدیا بێتە بەنی ئەم خەڵکانە بکە ئەو دەما ئەژزانێت چۆنی ببەخشێ لە جیاتیەوەی بیا بە ناوساجی و ڕەحەتە لە قوم و گۆشتی خێر و ئەمە ئەیتوانی کۆمەڵێک سنتەری ڕۆشنبیری بێدا و ژمارەی ئەم بەخشندانە زیاد میدیا ئیشی نەکردووە لەسەر ئەم جۆرە و میدیا ئیشی نەکردووە لەسەر ئەو خەڵکانەی کە چیرۆکەکانیان جوارەژار بیرمان نەچێ یەکێک لە خەلەلەکانی ئەنفال کە من باسی سینەمام کرد ئێمە خاوەنی هەزاران خەرمان لە چیرۆکی بەڵام گرفتەکەوەیە کە هونەرمەندی کورد نازانێ بیگەڕێت نازانێ بیگەێنێ بە دنیا ڕەنگە هەمومان فیلمی پیانستمان بینی بێت فیلمەکانی هۆڵۆکۆستمان بینی بێت وایە ناتوانێم چیرۆکە بجێڕێتەوە کە ئەیجێڕێتەوە دیسان مەزڵومێکت پیشانەیە لە کاتێکە ئەم هەموو قارەمانەت هەیە ئەم هەموو خاوەن چیرۆکەت هەیە ئەوەی کە لە شاشەکان ئەیبینی چییە گۆڕی بە کۆمەڵە هێزگۆکە هاوار و گوریان و فوغانە ئەمە ئەو هێزەیە کە ئینسان بە چۆکە هەیە بۆ زانیاری لەباری مافیشەوە مافی مردوەکان هیچ کەس مافی ئەوەی ئەو وێنانە بەو شێوەیە پیشانی خەڵک لە کۆنفرانسێکە لە دیبەیتێکە بۆ تحقیق و سەلماندنی ئارگومنتەکانی خۆت بۆ کەسانی تایبەت تۆ لە سلایدێک کاتوانێ وێنانە پیشان بیت بۆ دادگا ئەتوانی پیشانی بیت بۆ میدیا نییە تۆ پیشانی بیت کە ئەو مناڵانە گوناحیان چیە ئەو هەموو ئێسکیانە کە تۆ میدیاکارێکی وریا بیت و خاوەنی ئایدیا و فکر و هوشیاری بیت لە ڕاستی ئەم ئێسک و پروسکە لەسەر شاشە دوورە خیتەوە کارکتەرە بەهێزانە هێنیت ئەی خێتە سەر شاشە کە ورت پێبەخشنەوە کە وشیاریت پێبەشنەوە کە پێتەڵێن لە ئەنفال چی ڕوویدا و کە پێتەڵێن نابێ ڕووباتەوە بە نمونەیەکی تر بۆ بێن هاوڕێجان یەکێک لە دەستگا میدیایەکان کە جێگرێکی زۆر زۆری هەبوو ژنێکی هێناوە گلەیی هەیە لەوەی کە نەبراوە بە شایەتی ببرێ بۆ دادگای باڵای تاوانەکان کە مافی خۆی بەڵام خواوم هەموو خەڵکەش هەر نابرێ بۆ دادگاوایە من قسەم لەسەر میدیایە لەسەر ڕۆڵی میدیایە و ئاراستەکردنی کارکتەرە لە شاشەیە یا لە ستۆدیۆیە ئەم ژنە ئەڵێ چی ئەڵێ منیان نەبردووە بۆ محکەمەی سەدام دوو تفکۆمە چای ژنێکی دەمخواریان بردووە دەمەلاسکە قساکە یەک هەفتە ئەم قسەیە لێ دراوەتەوە لە ڕادیۆیەکە کە بیسەری زۆرە دژمنێکیان بردووە بە دەمەلاسکە قساکە نازانێ قسەبکان منیان بردایجان قسەمە دوای پێم وتم کاکە تۆ زانی چه ئیهانەیەکی ئەو خەڵکانەکەی کە چوون بۆ شایەتی لە محکەمەی ئەنفالە ئەم ژنە کەسوکاری ئەنفالە خۆوانش چوون هەر کەسوکاری ئەنفال یعنی بۆ ئەبێ ئەم ژنە ڕێگەی بدرێ ئەم بێڕێزیە بەم کەسانە بکە و بۆ ئەم کەناڵە ئەبێ بکرێتەوە بۆ کەسێک کە بێڕێزی بەوانی ترەکە با ئەوەش لەولاوە بۆستی هاوڕێی بەڕێز ئەزانی کەناڵی میدیاکە چی جوابی منایەتەوە بەڕای تۆ ئەڵێ وەڵای ڕاستی دەوێ حاڵەکانیش نازانن قسەکەن ئێوتم کاکە خۆوانەی کە ئەنفالکران خۆخوێنکاری زانکۆ نەبوون و پرۆفیسۆر و دکتۆرەکانی زانکۆ نەبوون ئەو خەڵکە ڕەشڕوودەی ناو ئەو سروشت و مەزرایە بوون کە بۆ زانیاریشت زۆر جوان قسە نمونەیەکم بۆیە نایتەوە ژنێک لە دادگای باڵای تاوانەکان بڵێ یاخوا دوژمنەکەشمان ئەوە نەبینێ کە ئێمە بین ئەزای ئەمە چ پەیامێکە بۆ دنیا و لە مایکەکانی دادگای باڵای تاوانەکەەوە میدیاکارێک خەت نهێنێ بەژێر ئەم قسەیە هاتە لە ڕاستیە ئەسڵەن میدیا بۆ ئەو هۆیەک نییە بۆ هوشیاری کۆم میدیا بۆ هۆمەر ببوورات بڕم مەسەلەکە کەم سەلیقەیە بێخیبرەی میدیاکارەکانە یا بۆ خۆی سیاسەتێکە
کە بەم شکڵە چەسپی و فۆرمی وەرگرتووە تەنانەت واشی لەو خەڵکانە کردووە کە ئێمە ناویانەوێن ئەکادمی یوتیوب چی و هەر بەو شکڵە بێکەنەوە ینی ڕێژا من ئەگەر ڕوو زۆر ڕاستکەم لەگەڵ و لەگەڵ بینەرەکانمانە من پێم وایە بەرنامە بۆ داڕێژراوە و دەوڵەتانی ئەقلیمی لە پشتەوەیە و بێ حکمەتی خەڵکی لەگەڵایە بیرن نەچێ پۆپۆلیزم خەتەرناکە زۆر زۆر خەتەرناکە یعنی کاتێک کە شتێک فڕێتە ناو سۆشیال میدیاوە بەبێ بیر لێکردنەوە خەڵکانێکی زۆر دێن شێریەکەن خەڵکانێکی زۆر دێن بەبێ هیچ بەرپرسیارەتیەک بێ هیچ ڕێزگرتنێک لە بەرامبەر لە مافی ئازادی لە مافی ئەوانی تر قسەی لەسەرەکا بە باش و بەخراپ لە ڕاستیا من پێم وانە ئەمە فەزا بۆ دروستکردنە بۆ ئەم پۆپۆلیزم ئەمە دروستکردنی گۆمێکی لیخنە بۆی هەمومانی تیا بخەنچێت سیرکەن ئەم فەزایە جێگەی قسەی جددیتیان نەماوە جێگەی قسەی جددیتیان نەماوە قسەی جددی بکە باشترین پۆست کە لەسەر گرنگترین مەسەلەی وڵاتم مەسم خۆم لێ هەر کەسێکی کرد دە کەس پشتیوانی ناکە ئەو پەڕی سەد لایکی بۆ بێ بەڵام کابرایە کە بە کەرامەتی ژنا دێتە خوارەوە مەلایەک فتواچیە یا با بڵێن ئەوانەی کە بانگەشەی تیرۆرەکەن بە کەرامەتی ئینسانە دێتە خوارەوە بە ملیۆنێک ئەمە من پێم وانە ئەمە هەر بێوەعی خەڵک بێت ئەمە بەرنامە بۆ داڕێژراوە و پارەی بۆ سەرفەکرێ و پارەی زەخمیشی بۆ سەر معقول نییە مەسەلەن کەسێک کە هەمومان ئەزانین و دەسەڵاتی ژەزانێت کە ئەم ئاوڕشتنە ئەم تۆ ڕشتنە زۆر خەتەرناکە بۆ ئایندەی ئەم کۆمەلگایە تۆ لە جیاتی منبەرێک دەهان منبەری بۆ باشە با ئێمە پرسیارێکی ترکێ کاربگاتەوەی کە لە میدیای کوردی و لە سۆشیال میدیا دوعای خێر بۆ سەدام بکرێت بە بیانووی ئەوەی کە دەسەڵاتداری کورد فەشەلی هەیە زۆر خەتەرناک کارەسات زۆر کارەسات بەڕاستی ئەمە کارەسات کەواتە ئەوەی کە عەفوم کە بە ئەمە بن ئەوەی کە لە سیاقی ئەنفالە لەناو دۆخی یادەوەری ئەنفالە ژەهراوی کراوە کوشتنی ڕۆحی مرۆڤی کوردە کوشتنی کلتوری کوردە ئێمە پێشتر باسی هێزی کلتورمان کرد لە ناو خۆمانە هێمان نەچێت لە ئەنفالە شتێکمان دۆڕانووە شتێکمان لەدەست داوە کە ناوی بۆ نمونە کاری هەرەوەزیە کاری هەرەوەزی نەکرد لە مەزراکانە کاتێک کە مەسەڵەن بۆ نمونە لە شارەکان و لە گوندەکانیش کەسێک پرسەیە بوو هەمومان هەم بەدەستە جەمعی خەڵکاو کەچی ئێستا لە یادەوەری سەراسەریە دروست نابێ یادەوەری سەراسەری دروست نابێت یعنی ئەم ڕۆحی کاری هەرەوەزی و کۆمەنەی و پێکەوە بوونە لەبەریە کاڵۆشە و ئەو دەسەڵاتش هاتووە بە حساب کوردستانی ئازاد کە بە بڕای من ئەوەش ئەم مەجالەشم بە فەرقەیە لە بینی ڕزگاربوونی کوردستان لە دەست بەعس و ئازادی کوردستان ئەوەی کە لە کوردستان ڕوویە ئازادی نەبوو ڕاستە ڕزگاربوون بوو لە دەستی بەعس بەڵام جاری کتر لەلایەن دوو حیزبەوە داگیر کرایەوە ئەوە ئەکرێ لە بەحوەری ترە بە درێژی باسیکەین هۆمەر کرایەوە زمینەیەک ساز نەکرا بۆی جارێکی تر کللتوری خۆشویستن بە یەکتر خۆشویستن کللتوری پێکەوە بوون کاری هەرۆزی دروست بووگێتەوە بەعکسەوە بە ناوی کۆمەڵێک چەندکی هاوردە لە مەسەن بە تایبەت لە دنیای دەرەوەی خۆمان تەفرەقە دروستەکە یعنی ئەوانەی تر چۆنەڵی لێکەڵۆشانەوەکە زمینەی بۆ سازەکری و خۆی ئەوە بە جۆرێک هەر لە ناو دەسەڵاتە فاشیستەکانە پەیوەندی کۆمەڵایەتەکان تەواو پیاچی هەمرگیان یاوەتە ئەو پەیوەندی ئینسانانەی کە پێشتر دراوسێ لەگەڵ دراوسێ
سوزانم خەڵک بەگشتی لە بینی خۆیان بۆ هاوکاری یەکتری بۆ هاوپشتی یەکتری بۆ کۆمەکردنی یەکتری لە ئێستای دنیاکە تۆ لە وڵاتێکە کە هیچ شتێک نییە ناوی ماف بێ، یعنی تۆ هیچ شتێکە نییە ئەوەی کە تۆ نەکەرەوە تۆ لەسەر تێکشکاندنی تەنانەت ئەو مافانە کە سروشتیشن لە بینی مرۆڤەکانە هەیە خەریکی تێکیانشتێنی یاتا شتێک ئەوەی کە ئێمە پێڵن متمانی کۆمەڵایەتی لای هیچ کەسە نەماوە ئەڵێنی تۆ ئەگەر مۆزوعەکە جیاوازیش نەبێ لە بینی وڵاتێکی وەکو نەرویج و یا سوید یا کوردستان مەسەن لە سوید دەچیت لای دکتۆرێ ترسیەوە نییە دەرمانێکی خراپە بۆ بنووسێ متمانە کۆمەڵایەتەکە کراوەتە قانون متمانەکە کراوەتە یاسا کچێک دوی شەو لە ماڵ ئێتە دەرەوە یا لە ئیژێتە دەرەوە هەتوانێ کاتی گوێی بەس گوێی لە خۆیەتی ئەچێتە ماڵەکەی خۆی کەسێ پەنجەی لێ نایە ئەمە متمانی کۆمەڵایەتی ئاسایشی کۆمەڵایەتی بەڵێ بۆتە قانون بۆتە یاسا تۆ شتە لای دکتۆر خۆ ئەسپشۆ کوردستان ترست هێچی دەرمانێکی بۆ بنووسێ مەوەسمێ ئەم تێکشکاندنە مەسەن ئێران وا بوو تەیفوری لە کاتە لەسەر ژینای نووسی بەشێ لە ڕاستەکەی تەرحەکەی ئەمە بوو کە ژینا مەسەن شۆڕشی ژینا ئەو متمانە کۆمەڵایەتی جێڕایە بۆ خەڵک کە پێشتر جمهوری ئیسلامی تێکیشکان بوو لەوەی خەڵکە ئەنجا ڕەنگە پرسیارەکەی من ئایندە ینی پرسیاری ئایندە ئەوە بێت کە بێمە سەرەوەی کە هەر ڕەبتیکەنەوە بە ئەنفالەوە بۆی مناقەشەکەمان کراوە ئۆپن نەبێوانە کە تابەتی کەینەوە بە ئەنفال مەسەلەی ئایا ئەنفال مەسەلەن ئایا ئەنفال لە ئێستا درێژی هەیە جا بۆ ئەمە من حەزەکەم شتێ باسکەم شتێک کە پێڵێن سزای سیاسی یانی کورد جا لای خۆمان سێریەکەی لە لەودی و سێریەکەی لە ڕۆژهەڵات یا لە باکوور هەمیشە تووشی سزای سیاسی بۆ هەمرگیان یعنی بە درێژایی بوونی ئەم نەتەوەیە هەمیشە سزای سیاسی دراوە تۆ لە بەرامبەر هەر ناڕەزایەتێکە هەر خۆ پیشاندانەکە هەر یاخی بوونەکە ئەو سزایی کە درایەوە سزاکە سیاسیە جا ئەم سزا سیاسیە کە ئێمە وەکو مۆری ڕژێمە فاشیستەکانی چاودۆری خۆمان سێریەکەین بەڵام لە پاش دەسەڵاتگرتنی ناسیۆنالیزمی کورد لە کوردستان لای خۆمان هەمان ئەقلیەتی سزای سیاسی بەردەوامە یعنی تۆ خۆ پیشاندانەکەی بەتەقە جواب دەدرێتەوە خۆ پیشاندانەکەی بۆ نان بۆ ئاو بۆ کارەبا کە سەرەتایی ترین مافی خۆتە بە کوشتن و بڕین و بە زیندانیکردن و تەنانەت ئەگەر زۆر ئەکتیڤیت کوژن کە ئەو گەرمیانی سوزانم ڕەو ئاکرەی شاپور و قابیل بەرحاڵ ئەو ناوانی کە سەردەژ عوسمان واتە تۆ تەنانەت ڕخنێکیش کە لە دەسەڵاتدەگیری سیاسیانە وەڵامە دەدرێتەوە بۆیە ئەم ئەقلیەتی کە ئەقلیەتی فاشیزمە لە چوار دەورمان گوازراوەتەوە بۆ هەمان ئەقلیەتێکە ناو ئەو بزوتنەوەی کوردایەتیە کە هەیە ئێستا حاکمە بە هەمان ئیشەکە جا ئەگەر قسەکە ڕەبت بکەینەوە بە ئەنفالەوە ئەنفال هەر تەنها کوشتنی مرۆڤ نەبوو کوشتنی زەویە کوشتنی سروشتە کوشتنی هەموو ئەو جوانیانەیە کە هەیە بە جۆرێک لە جۆرەکان من پێم وایە تا ئێستا ئەمە بەردەوامی هەیە تا ئێستا بەردەوامی هەیە و بەرحاڵ منەمێ ڕێی تۆ لەسەر ئەم خاڵە بزان هەڕژانێمە گەر باسی باشوور بکەین ئەبێ مشەخصتر باسی بکەین ئەی بەدمەندتر باسی بکەین بەڵام ئەگەر باز لە کوردبوون بکەین لە ڕاستیە ئێمە لە ناو چوارچێوەی یا فۆرمی کۆمەلگای نێودەوڵەتیە حقیقەتەن پێت بڵێم کە کورد هێنا مرۆڤێکی خوێن هەرزانە با چۆن بتوانین ئەمە ڕوون بکەینەوە ئێمە هەمومان کۆمەڵکوژی ئێزدیەکانمان بینی بەدەستی ڕێکخراوێکی تیرۆریستی کە بە حساب هەموو دنیا دژێت بەڵام لە واقع ئامە پشتیوانێکی نێودەوڵەتی گەورەمان نەبینی لە کورد و ئەوەشی کە شەڕوان و پێشمەرگە کردی لە حقیقەتە ئەو جۆرە هاوکاری ئەوروپا و ئەمریکای پێشمەرگە و شەڕوانیان کرد لە ڕاستیە یەکەمیان باسم کرد خۆیان ویستیان ببن بە شەریکی ئەو سەرکەوتنە و لە ڕاستیشەوان خۆیان تستیان هەبوو لە
چۆنڵی ترسیان هەبوو لەو هێزە بگاتە خۆیان ئەجینا مەسەلەن بۆ نمونە ئێستەشی لەگەڵ بێ کاتێک کە باز لە مافی مرۆڤەکەین باز لە جارنامەی گردردونی مافی مرۆڤەکەین بەسمەوە بە زانی خوێنی کوردەوە یا لەوەی کە با بڵێن کورد لە بەردەمی ئەنفالایە ئەوەی کە ناوی جارنامەی گردردونی مافی مرۆڤە لە ڕاستیەوە بۆ ئەوروپایە بۆ ئێمە نییە ڕۆژی 1000 کەس لە عراق و لە کوردستان لە تین و بخەنچێ بەقەدەر مردنی سەگێکی تیسکن بەهای ئەعلامیشی نیە نەک بەهای قانون وایە دینیمان مەسەلەن عفرین کۆبانەیە هەموو ئەمە ئێزدیەکان هەموو بینیمان بۆی ئەم بەهایە بگەڕێتەوە ئەمە کاڵێککە بەلامەوە گرنگە باسی نابێ ئێمە چیتر چاومان لە کۆمەلگای نێودەوڵەتیەوە بێ بمان پارێزێ ئەوەی کە ئەتپارێزێ ئەوەی کە بەهار بۆ جێڕێتەوە هەرخۆت مەسەلەن بۆن طبعاً پێش ئەوەی کە شەنگار ڕووبا من لە مقابلەی تەلەڤیزیۆنی لەگەڵ نەجیبە عفوم کە پێشەوەی دووسخورماتوە ڕووبە نەک پێشەوەی من ئەمە وتو ئەڵێمە ئەگەر لە شەنگار لە زیاتیۆی 6,000 ژن ببێ بە کەنیزەک 100 ژن بکوژرایە لە بەرگاریە بەرەنگاریە کۆمەندانەتر بوو زۆر باشتر بوو ئەمە بۆ دووسخورماتوش هەر ڕاستە لە دژی حەشتی شعب و لە دژی دەوڵەتی عراقیش ئەبێت خۆ ئەو ئامادەکاریەتەوێت ئەگەر ئێمە لە سیاقە عامەکەی کۆمەلگای نێودەوڵەتی چاومان لەوە بێ کۆمەلگای نێودەوڵەتی بمان پارێزیە و بەهامان باتێ ممکن نییە تا تۆ خۆت نەبیت پێگەی خۆت قایم نەکەیت نەبی بەرهەمهێنەر خۆت نەسەلمێنی کۆمەلگای نێودەوڵەتی بێ بە دۆست و بپات لەبەرەوە ئێمە بەڕێ لە بەردەم ئەنفالاین بەڵام شەرت نییە هەر بەناوی هەمان سوورەتی ئەنفال و هەمان پرۆسی ئەنفالەوە لە فۆرمێکی ترە لە ژێرناوی ترە و بە شێوازی تر ئێستا ئێمە ئەوەی کە لە بەردەم هەڕەشەیان لە ڕاستیە ئەوەی لە بەردەم هەڕەشەیان لە ڕاستیە نە عێراقا بەو پێوە ئەوەی کە بڵێن فۆکەسی بخێنە سەر نە ئێران لە ڕاستیە ئێستا ئێمە لە بەردەم هەڕەشای تورکیاین و بە پشتیوانی نێودەوڵەتیش و بە پشتیوانی گروپە تیرۆریستەکانی ناوچەکە یعنی ئێمە جارێکتر لە بەردەم هەڕەشە بەڵام ئێمە گەر بە شێوەیەکی تر بە بێخران ڕشتن لە بەردەم هەڕەشەیەکی ترابین مەسەلەن بۆ نمونە ئێران کەلتورسازیەکە ئێران نایەوێت کوردەکان فیزیکی ڕاستە ئەعدام هەیە لە سێدارەدان هەیە زیندان هەیە هەمووانە هەیە بەڵام نایەوێت فاجعەیەکی گەورەی وەکو ئەوەی ئەنفال ڕووبە ئەو ئەوێ ڕۆحی کوردبوون بکوژێ بتکا بە ئێرانی و ئەمیش هەر کوشتن ئەمیش هەر قابلی ئەوەیە کە تۆ نەفرەتی لێ بکەی و خۆت کللتور سازی بکەی مرۆڤ سازی بکەی ئەمە بۆ سووریا هەر بەم شێوێ بۆیە ئێمە ئەبێ فۆرمەکان لێ زیاتێنەوە ئێستا لە ئێستاە دەوڵەتی عێراق نە پێگەی ئەوەی هەیە نەتوانای ئەوەی هەیە کە جارێکی ترۆکو سەدام حوسێن دێت با بڵێن کوردەکان جینۆساید بکاتەوە بیرمان نەچێت لە سەردەمی بەعسیش و لەم سەردەمەشە دەوڵەتی عێراق دەوڵەتی قڕکەری کوردەکان نەبوو بەتەنیا هاوڕێجە شیعەکانیش کەمیان لێ کۆمەڵکوژ نەکرا یعنی مەسەلەکە کە بڵێن ستەمەکە لای ئێمە ستەمێکی قەومی بوو ڕاستە بەڵام بۆ ئەوانش ستەمێکی مەسحەبی بوو گرفتەکە لە چیە هاوڕێ بەڕێزم گرفتەکە لەوایە کە ئێمە چاوەڕوان بین دەوڵەتی عێراق بە هەمان شێوە بەهێز بێتەوە بە هەمان شێوە سەدام بێت پەلامارمان باتەوە جا ڕەموو لەو فۆرمایە نەبێت بە فۆرمێکی تر دێ مەسەل بۆی کە جوابی پرسیارەکەی تۆ ببوو هەتا ئەو کاتەی کە کورد ئەنفال شەنگار کۆبانەیە ئەفرین بیری پێنەکاتەوە و بەڕاستی مرۆڤسازی و کللتورسازی نەکا بەڵێ لە بەردەم هەڕەشەی ئەنفالایە لە بەردەم هەڕەشەی لە ناوچوونە و نەکرد لەسەر دەستی دەوڵەتە ئەقلیمەکانی ناوچەکە چونکە 2000 هەموو کۆمەڵکوژیانە بە بەرچاوی کۆمەلگای نێودەوڵەتیەوە ڕۆدن هۆمەرگیان کۆمنتێک هاتووە
هەروە حەزم کرد کۆمنتەکە پێما خۆش ئەتوانی بیخوێنیتەوە لەسەریەکە داماننا. ئایا تاوانیان لە هاوڕەیەک ناوی دڵسۆز زرارەوە هاتووە؟ ئەڵێ ئایا تاوانی ئەنفال سەبارەت بە ئێمەی کورد کەیسێکی لەدەستچووە لە دادگای باڵای تاوانەکانی جەنگ وێڕایبوونی ئەو بەڵگانەی هەنوو لەبەردەستن؟ سپاس دڵزارجان، پرسیارەکەت خوێنرایە بزانین هاوڕە عومەر ئەگەر تعلیقی چیە بەسەری. سپاس بۆ هاوڕێ دڵزار، پرسیارێکی زۆر زۆر گرنگە، لە ڕاستی ڕەهەندێکی قانونی سیاسی هەیە. من سپاس یەکەم، پرسیارێکی زۆر زۆر جوانە. لە حقیقەتەن دادگاکە ئێستا ستانبایە یا هەر هەڵبەشاوەتەوە، توان بڵێم هیچ هێزێکی نەماوە، بەڵام بڕیاری دادگاکە بۆ ئێمە کەیسێکە هەمیشە لەبەردەستمانە. ئەگەرچی دادگاکە بەڕاستی ئەوەندە ینی بابڵین وەکو پێویست کەیسی کوردی ڕاستە بڕیاری لێداوە کە ئەمە جێنەسایدە. کاک دڵزار ناوی تاوانی جەنگ هێنێ، من خزمەتی بکەم تاوانی جەنگ، تاوانی دژە مرۆڤایەتی، تاوانی کۆمەڵکوژی، هەموو ئەم مانە بندن، بەندی 11 12 13 ئەمانە بندن لە ناو یاسای دادگاکە، واتە لە ناو یاسای ژمارە دەیە و بندن هەر هەمووشیان ساخ کراونەتەوە، واتە هەر تاوانی جەنگ نییە، چونکە تاوانی جەنگ گیل کوشتنە بەکارهێنانی چێکی قەدەغە کراوە، بەڵام بێجگە لە تاوانی جەنگ لە ناو پرۆسەی جینۆسایدا کامانە هەموو حکمی ئەتوانین بڵێن حکمی دادگای نێودەوڵەتیشیان لەسەرە. بیرمان نەچێ دادگایی لە بەخام حکەمەی تۆمەتبارانیان فالی کرد، ئەمان قووەتی دادگای نێودەوڵەتی هەیە لەبەرەوەی ئەساسی بەندەکان لە یاسای نێودەوڵەتی وەجوودە. بەڵێ لای من کەیسێکی لە دەست نەچوو، کەیسێکی لە دەستچوو نییە، کەیسێکی ساخکراوەیە کە هەمیشە وەکو کارتێک کورد ئەتوانێت ئیشی پێ بکە، بەس بەم عەقڵێتە ئێستاوە ئاگاداریەوە بین. ئێمە مەسەن بۆ نمونە سەیری من باسی دەسەڵاتداری کوردم کردم، دەسەڵاتداری کورد لەبەر پێگە خێڵەچیەکەی هەتاکو ئێستا شەڕی پۆستەکە لە بەغا، شەڕی جێنۆساید ناکە، کەی هاتە سەر ئەوەی با بڵێن دەسەڵاتی کورد یا با بڵێن دەسەڵاتی دوای ئەمان دێ شەڕی جێنۆساید دەکا، ئەم دادگایە دەستکەوتێکی زۆر زۆر گرنگە لە دەستچوو نییە، بەعەکسەوە کارتی زۆر زۆر گرنگە بەدەستێمە، تەنانەت ئەتوانین زۆر زۆر کۆدی تریشی پێ بکەین. هاوڕە عومەر، بە پرسیارێکی تر بکەین ئەوەی کە بەڕاست ئێمە لە کوردستانە خۆمان نەزانین کە ئەنفال ناوێکە لە حەدیثێک ئاەتێکی قورئانیەوە هاتووە. ئایا بەڕاست ئیسلامیەکان لەسەر ئەنفال دەڵێن چی؟ ئەوەنی کە تۆ احتکاکە لەگەڵیان هەبوو بێ، قسەت لەگەڵ کردبێتن، یا ڕاگەاندنەکانیان لەسەر ئەنفال تەوزیحیان چییە؟ پاسایی بۆ هێننەوە یان من خۆم ئاگادار نیم بەڕاستی بۆیە ناتوانم. ئێمە گە باسی ئیسلام بکەین و باسی حزبی ئیسلامی بکەین دوستی لێک جیاوازە. نەباسی ئیسلام ناکەین، باسی هەڵوێستی حزب ئیسلامیەکان نەکەین لە سەبارەت بە کەیسی. ئەوان حزب ئیسلامیەکان دەستگای ڕاگەاندنیان هەیە، میدیایان هەیە، وەکو هەموو ئەو میدیانەی کە من پێشتر نەقدم کردن ئەوانیش لەو سیاقەیە و هەر لەو چوارچێوەیە ئەیانگرێتەوە، بەڵام ئەبێ بە ویژدانەوە بڵێن کە هەندێک لە کەناڵە مەسەر بۆ نمونە کەناڵی پەیام زۆر گرنگی بانفال بەڕاستی کە گرنگی پێدا بە پێی ئایدیا و تەفکیری خۆی گرنگی پێدا، ئەو پێی وایە ئەنفال یا با بڵێن ئیسلام زۆڵمی لێکراوە لەلایەن بەعسەوە، هەرگیز یا با بڵێن بە شێوەیەکی گشتی ئیسلامیەکان نایەنەوێت دان بۆ بنێن کە دەوڵەتی عێراق دەوڵەتێکی عەلمانی نەبوو، دەوڵەتێک بوو سەدام ئاڵاکەی ئەڵڵاهو ئەکبەری تیا بوو و لە مەحکەمەش دایمە قورئانەکەی بەدەستەوە، یا با بڵێن دەوڵەتی عێراق لەسەر ئەم بنامایە بوو. دوایەوە قانونی دەوڵەتی عێراق لە شەریعەتەوە یاسا و دەستوری هێنا، وایە ئێ باشە خۆ ئەنفال هەر ئەو دەوڵەتە کردی کە بنەمای یاساکانی لەسەر یاساکانی لەسەر بنەمای شەرع هێناوە. ئەمە لایەنێکی تری کە حزبە ئیسلامیەکان خۆیانی لێپارێزن کە
حقني خوان لي فارزن من تنان لك كنالك خوان مثلا بونمونا اوان هرجيز نانه بلين بعض ريشي لعروبه كمرجع فكريكي اين ناتوان تجاوزي اما العروبه والاسلام لهذه يعني ترجع كي توفوته بيغمان اما لانكي مثلا بونمونا احزابي اسلامي وەکو هەر حزبێک کە پێشتر خۆیان بە ئۆپۆزیسیۆ نەزانی یا بایکۆتی یادی ئەنفالیان کردووە یا مەسەلەن بۆ نمونە نەقدیان لە دەسەڵاتی کوردی بووە کە لەسەر ئاسی نێودەوڵەتی هیچیان بۆ ئەنفال نەکرد باشە ئەوە داماننا بە گریمانە داینێن ئەمە ڕەخنەیەکی ڕەوایە بەڵام ئەی خۆیان لە دنیای عەرەبی و ئیسلامی چیان کردووە بۆ ناسان شوێی کۆمەڵگای ئیسلامی و جامعای عەرەبیان هێنا بەوەی کە پەشیمانی و خەجاڵەتی بچێش نەفرەت لە سەدا نایان کردووە ئەمانی شەرۆکەوە تەنانەت بزوتنەوەی گۆڕان کە بزوتنەوەیکی ئیسلامیش نییە چی کرد مەسەن بۆ نمونە چەندین ژووری نەوت و هەڵبژاردن و نازام چی هەیە کۆ ژوورێکی هەبوو بۆ جێنەسای نیەتی لەبەرەوە حزب ئیسلامەکان بە دەرنین لەمە بەڵام با من بۆ مێژوو یەک شتی تر بڵێم هاوڕێجان بۆی کە هەم شەفاف بین و بە ئازادانە بیر و ڕای خۆمان بڵین لە ڕاستیە ڕاستە مەسەر ئەنفال بە ناوی سوورەتی هەشتەمی ئەنفال با بڵێن بەو ناوە بەڵام خۆ ئەو خەڵکە بە شمشێر نەکوژرا ئەو خەڵکە بە چەکی مۆدێرن کوژرا کەواتە علم و معریفەی سەرمایەداری ڕۆڵێک یا مۆدێرنە ڕۆڵێکی زۆر زۆر گرنگی هەیە لەم کۆمەڵکوژیانە نەکرد لە کوردان ئێستا لە مێژووی خۆیان سەیر دەکەین نەک مۆزوعەکە بەحسکردنی تیۆلۆژی نییە بێگومان لەبەرەوە ئەبێ هەموو شتێک وەکو خۆی ببین مەسەڵەن بۆ ناگەن من نابەرپرسیارانە بڵێم لەبەرەوەی ناوی ئەنفال بوو بەڵێ هێنا یعنی ئەمە ئیسلام بەرپرسە لەمە لە ڕاستیە ئیسلام چۆنەڵێ ئارگۆمنتێک بووە پاساوێک بووە بۆی کە دنیای عەرەبی پێچەواشە بکەی بۆی بڵێ ئەمانە کافر بوون خیانەتکار بوون بەکرێگیرایی دەوڵەتی شیعەی ئێران بوون بۆیە لە گۆڕنراون و هەمووشیان مخەڕیب بەڵام کاتێک کە گۆڕێکی بە کۆمەڵ هەڵەیەتەوە مناڵێک مەمکەمشەکەی لە دەمانە ئەم ئیدعاە بە درۆ کرێتەوە مانە مخەڕیب نەبوون ئەمانە خەڵکی سەویل و مەدەنی بوون حزبی ئیسلامی ناتوانێت تەجاوز ئێمە بکە وەکو چۆن حزبی بەناو عەلمانیش ناتوانێت تەجاوز بکە هەمویان لە یەک چوارچێوە یا مەسەلەن بە لەسەرەوە یەک نمونە بۆ بێنمەوە هاوڕێت مەبەستم لە دیدەکەی سیرکە هەر یەکەیان بەرامبەر بە فرۆشتنی هەژدە کچەکە دۆسێ ئەنفالیان لە ناموسا کورت کردەوە بەڵام من پێت بڵێم بەم دیدەی خۆمەوە میدیاکارێک دەوڵەتێک حیزبێکی ئیسلامی ئاینێک ئەگەر مناڵێک لە گۆڕی بە کۆمەڵا ڕای نەچڵەچێنێ هەموو ژنی کورد بەرن بۆ مەلحەکانی مەسر بەخاڵ یعنی ئەبێت من ئاوها بەڕاستی سەیری ئەو هەیە هۆمەرگیان پێم وایە نزیک 2 ساعتە قساکەین پێم وایە ڕەنگە بە پرسیارێک پرسیارە نە هەم پێشنیارێکیش ئێمە مەسەلەن بۆ ڕۆژی هەڵەبجە سمبولێکمان هەیە بۆ نەورۆز مەسەلەن ئاگرەکرێتەوە مەسەلەن بۆ ڕۆژی ئەنفال چیمان هەیە واتە یا چی بکەین واتە شتێ بکەین بیکەنە سمبولی بۆ ئەم یادە لانی کەم شۆکێک دروستکە یانانی کەم مووقفێک لەو ڕۆژە دروستکە یانانی کەم ئەو بیری ئەو خەڵکە بێنێتەوە کە بەرامبەر بە ئایندەی خۆی بتوانێت ئیرادە بکات مەسەلەن چ شتێک بەلای تۆوە ئەکرێ وەکو سمبول لەو ڕۆژە بکرێتوانە من بۆ خۆم دام ناوە مەسەلەن ئەکرێت ئەو ڕۆژە خەڵک هەموویان لە سەربانەکان بۆم داگرسێن بۆ نمونە
مەسەن تۆ ئەگەر شتێک ڕەنگە من پێم وایە بیستومە لە خۆشتەوە کە پێشنیاری زۆرە تێلۆبارەوە. من بەسپاسەوە دکتۆر محەممەدخانی ئەم ساڵ یادی هەڵەبجەیە باسی ئەو کتێبەی کردووە هەندێک شیکاریشی بۆ کرد لە کتێبەکە چی هەیە لە ڕاستیە من کۆمەڵک پێشنیارم هەیە کتێبەکەش بە ناوی دیدێکی نوێ بۆ یادی تاوانەکانی جینۆساید چۆن یاد لە ڕاستیە کتێبەکەی من جۆرێک لە دەرگادانە لە بیرکردنەوە لە ژیان و بیرکردنەوە لە ڕێزگرتن لە ئەنفال بەڵام بەداخەوە لەوێشان میدیا دیسان هەر بابەتەکە کورتی هێنا نەیتوانی پامەکە بگەێنێ لەبەرەوەی ئێمە من داوام کرده بوو کە ڕۆژێک دانین بۆ سەرنەبڕین بۆ سەرنەبڕین هیچ جۆرە سەربڕین هیچ جۆرە سەربڕین ورد کراوەتەوە ئەم سەرنەبڕینە لە مریشک فرۆشەکانەوە لە قەسابەکانەوە دێت هەتاکو ئەوەی کە لە ماڵەکانیش ئەو ڕۆژە کە میوانیان هەبێت تەنانەت دەستیان نەچێتە مریشکێک کەسەری تەنانەت لە سۆپەرمارکێتەکانیش ئەو ڕۆژە شتێک نەبێ بە ناوی فرۆشتنی هیچ جاندارێکەوە پیانی گۆشتی هیچی بەڵام میدیا نایان نا ڕۆژی گۆشت نەخواردن بەداخەوە یعنی کە ڕەهەندی ئەمە زۆر قوڵترە با نمونەیەک بۆ بێنەوە مەسەن بۆ نمونە هەر لەم هەولێرە ڕەنگە ساڵانە 1 ملیۆن خەڵک سەردانی هەولێر یا هەر خەڵکێکی زۆر هەبێ بیانی لە هەولێر بژی بێجگە لەو هەموو عەرەبەی کە لە کوردستانەژ من بەڕاستی ویستم پرسیارێک دروستکە مەگەر ئەو ڕۆژە لە مەدعام لە چێشخانەکان جابۆیادی هەڵەبجەیان ئەنفال بۆ من گرنگەوەیە ئەم ئایدیایە بچەسپێ لە مەدعامێک گۆشت دەست ناکە نییە یعنی تۆ سوالێک یا با بڵێن شتێک لە زاکیرەی ئەو خەڵکا بەجێ بۆیە بێ بەپرسیار منەمێوە پرسیارە ئەوە گرنگە هەرچەند ناو کتێبەکە کۆمەڵێک شتی زۆر ورتر هەیە بۆ نمونەیەک لەوانە ئێمە لە ڕۆژی ئەنفالە وەکو چۆن لە ڕۆژی جەژنی قوربان و ڕەمەزانە خەڵک گردن ئازایی لێ لە ڕۆژی ئەنفال و هەڵەبجەیە گردن ئازایی لە یەکتری بکەین لەگەڵ یەکتری ئاش بینەوە گەر دڵێشانێکمانەیە یعنی حتا ئەوەی سەرنەبڕینەکە لە هەندێک لە ناوچەکان ئێستش پیاداکرێ مەسەڵەن لە بالیسان لە گۆفتەپە لە کەلار بەڵام بەداخەوە ئەوە پێویستی بە کەمپینی فراوان بوو بەڵام مەسەیسا بۆ نمونە من لێرەوە سپاسیەکەم پیاوەکە نایی کاگاواتە کە سوکاری ئەنفالە یعنی هەموو ساڵێک لە یادی ئەنفالە دێت چیەکە هەموو ئەو کەسانەیان ناسێت تەنانەت خەڵک کۆ کاتەوە مەسەن بۆ نمونە من تۆ دڵمان لێگەساوە لە بەهۆی هەر شتێکەوە ئەم ئاشبوونەوە دووسەکە لەم یادەیە ئەمە ئێمە نامانێت ئێمە لە بەس لەم ڕۆژەیە ئەم ئاشبوونەوە دروست بێت گرنگەوە تۆ کللتورێک دروست کللتوری لێبوردەی کللتوری ئاشبوون کللتوری یەکتر خۆشویستن لە چی لە سۆنگەی ئەنفالەوە ئێمە لە هەر بگرین حتا کللتوری گوڵبەخشینەوە کللتوری یەکتری ماسکردن کللتوری یەکتری لە باوەشگرتن هەموو ئەم جۆرە بیرکردنەوەانە هەیە لە ناو ئەمەیە زۆر بیرۆکەی تریشی تایە کە بە بڕای من کتێبەکە زۆر بچکۆلێ یعنی هەموو کەسێک دەتوانێت بەدەستی بێنێ و بیخوێنێتەوە ناکرێ من لێرە باسی هەموو کتێبەکە بکەم بەڵام چەندین پێشنیاری لەم بابەتی کاکە پێشنیاری زۆر ئاسان و سادە و ساکارم ڕۆژەمان لێگەشا تەلەفۆنێکت بۆکەم من داوای لێبوون بۆ ڕۆحی ئەو هەموو عزیزانای کە لە بیابان دەست پەنجیان هەبووی دوا قسەشم یعنی عەفو دوا وتەشم لەسەر بەرگی کتێبەکە ئەمەیە شەرمە دەست و پەنجەی ئازیزانمان لە بیابان هەڵوەرن و ئێمە لێرە دەست و پەنجە یەکتری کاڵێم لێرە ئیدێکی ناسیۆنالیستیم نییە بەڕاستی پێ بڵم دیدێکی دەماگیری قەومیم نییە بەڵام لە پێشەوە خۆمە یعنی هەر شەرمە ئینسان لە دوای هۆڵۆکۆست و هەڵەبجەوە دەستی یەکتری بشتێنی بۆمبی زیرەک دروستکە و وڵاتی ئەوی تری پێوێرە ئەمە دروست
هۆمەرگیان سپاس دەکەین ئەم شەو لەگەڵمان بوویت ڕاستەکەی قسە بازەکان خۆشن و سانەکرێ هەر ئاوا درێژە پێشێ وەڵام ئێمەش ماوەی بەرنامەکەمان کەمە و پێم وایە زیاتر لە 2 ساعتمان تێپەڕانەوە و لەوە زیاتر ناتوانین بەردەوام بین. هیوادارم بتوانی بێتوان کە بەیەکەوە بەشێک لەو پرسیارانەی کە یا ئەو پرسی کە لەناو ئەنفالە ئەو شتەوەردانەی کە لەناو ئەنفالە و لە چواردەوری ئەنفالە بوون تاوتێمان کردوێ. من سپاسی تۆکەم جارێکی تر هیوادارم هەردەم سەرکەوتوو بی هۆمەرگیان. منیش سپاسی تۆکەم و یەک تکاشم هەیە وشەی کارەسان لە بەرامبەر تاوان جنۆساید لای خۆت ئیتری کە و یاساغی ئەوە ئیتر بە قسە دەکەم ڕاستەکەی بەڵام ئیتر زمانەکە و هاتووە و ئێمەش ئالوودە بووین پێی هۆمەرگیان. سپاس بۆ سەرنجەکە قوربانم. قوربانە بینەرانی خۆشەویست بینەرانی خۆشەویستی کەناڵی هیوا بەم شێوەیە کۆتایی دەبین بە بەرنامەی ئەو شەومان کە لەسەر ئەنفال ئێستا و ڕابردوو بوو و تێیدا میوانداری هاوڕێ هۆمەر محەممەد توێژەری بواری ئەنفال مان کرد. هیوادارین کە وەختێکی باشتان لەگەڵمانە بەسەر بردبێ و تا کاتێکی تر بەرنامەیەکی تر هەردەم شاد و سەرکەوتوو بوون. شەوتان شاد.